بەناوی خوای گەورە و میهرەبان سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویست خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان هاتینەوە خزمەتان بۆ پێشکەشکردنی ئەڵقەیەکی نوێی پرۆگرامی پەیامی ڕۆژ کە ئەمڕۆژ بە هەمان شێوەی ڕۆژانی ڕابردوو با کۆمەڵێک بڕگۆ بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگۆ بابەتەکانی ئەمڕۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی ئازیز و خۆشەویست بێت. زۆر سپاس شەیدا. بەناوی خوای گەورە و میهرەبان بینەرانی عەزیز سڵاوتان لێبێت، ئاسوودە و کامەران بن. لە تەوەرەکانی ئەمڕۆی پرۆگرامی پەیامی ڕۆژ قسە لەسەر دیاردەی وشکە ساڵی و کەمی بارانباری دەکەین لە هەرێمی کوردستان بەداخەوە ئەمساڵ بە ڕێژەیەکی گونجاو و باش هێشتا باران نەباریوە لە زۆربەی ناوچەکانی هەرێمی کوردستان گژوگیا بە شێوەیەکی زۆر باش سەوز نەبووە. لەو بارەوە قسە لەسەر گرفتەکانی وشکە ساڵی و کەماوی و وەروەها ڕێگە چارەکان دەکەین. لە تەوەرێکی تری پرۆگرامەکەشمانە میوانداری نووسەرێک دەکەین، کتێبێکی نووسیوە لەسەر کێشە و ناکۆکی و شەڕی نێوان پارتە سیاسیەکانی کوردستانی باشوور و هەوڵەدەین لە ڕێگەی تۆڕی پەیامێرانیشمانەوە زانیاریەکانی ڕۆژی شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان بۆیەوە بگوازینەوە. وڵاتزان سەرەتاش دەچینە لای ڕەوشی کەش و هەوای سەرجەم شار و شارۆچەکانی هەرێمی کوردستان. فەرموون با پێکەوە بینەر. دووبارە سڵاوتان لێبێ ئازیزان. دەچینە شاری کەلار لە تەوەری یەکەمی بەرنامەکەمانە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولموتەڵیب ڕەفعەت، مامۆستای زانکۆ و شارەزا لە بواری سەرچاوەکانی ئاو. مامۆستا سڵاوت لێبێ و بەیانیت باش، ئەم ساڵ هەرێمی کوردستان نەتوانین بڵێین بەرەو وشکە ساڵی دەڕوا یا خۆت قۆناغی وشکە ساڵی تێپەڕ کردووە؟ بەڵێ زۆر سپاس بۆم دەرفەتە. طبعاً بەپێی ئەو داتانەی کە ها لە بەردەستمانە بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە ئەم ساڵ وەکو پێویست باران نەباریوە لەم ناوچەیە و ئێمە ساڵانە لە گەرمیانە نزیکەی 250 ملیم پێویستمان بە بارانە، بەڵام تا ئێستاکە نزیکەی 170 ملیۆنی و باران باریوە و ئەمە بەڵگەیە لەسەر ئەوەی ئەم ساڵ یەکلا بووەتەوە وشکە ساڵیە. بە هەمان شێوە لە ناوچەکانی تریشە ئەو مەترسیە هەیە بە تایبەتی سەرەوەی گەرمیان بۆ سلێمانی تا ڕادەیەک داتاکان وەکو پێویست نییە، بەڵام ئەوە یەکلا بووەتەوە لە ناوڕاست و باشووری گەرمیان وشکە ساڵیە ئەم ساڵ لەبەرەوەی ڕێژەی دابارین بە تایبەتی تێکڕای ڕێژەی دابارین لەگەڵ ڕێژەی دابارین لە مانگەکانە بۆ نمونە لە مانگی نۆوە تا ئێستاکە وەکو پێویست باران نەباریوە. یعنی بۆ نمونە ئێمە گەر بەراورد بکەین لە نێوان ڕێژەی گشتی دابارین لە مانگی دەیە ئەبوایە لە گەرمیانە بۆ نمونە نزیکەی 20 تا 25 ملیم باران بباریایە، بەڵام هیچ بڕەبارانێک لەو مانگەیان نەباری. بە هەمان شێوە بۆ مانگەکانی تریش جگە لە مانگی 11 کە زۆر لە ڕێژەی ئاسایی خۆی باران باریوە، ئەینا لە مانگەکانی تر ڕێژەی ئاسایی نەباریوە. یعنی بۆ نمونە لە مانگی 12 و 1 و 2 ئێمە پێویستمان بە نزیکەی 40 تا 50 ملیم باران هەیە، بەڵام لەو ناوچەیە نزیکەی 15 تا 25 ملیم باران باریوە. ئەمیش وای کردووە کە بەرهەمی دانەوێڵە بۆ نمونە وەکو پێویست گەشە نەکات و هەروەها کاریگەری لەسەر سکتەرەکانی تری ژیان نەبێت.
زۆر باشە مامۆستا، ئایا لە ئێستادا کاتی ئەوە هاتووە کە باز لە لێکەوتەکانی کەمی بارانبارین بکرێت؟ بێگومان بەپێ ئەو داهاتانەی کە بەردەستمانە یەکلا بووەتەوە وەکو ئاماژەم پێی کرد کە ئەم ساڵ وشکە ساڵیە بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە و هەندێک لە ناوچەکانی تری کوردستانە و پێویستە لایەنە پەیوەنددارەکان بە تایبەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ یەکە ئیدارەکانە ئیش لەسەر کەمکردنەوەی زیانەکانی بکەن بە تایبەتی ئێستاکە وەرزی کۆکردنەوەی ئاوە بەداخەوەی ساکە ئاو وەکو پێویست لە بەنداوەکانە نییە بە تایبەتی بەنداوی دەربەنی خان نزیکەی 10 تا 15 مەتر ئاستی ئاویدا بەزیوە و ئەمە کاریگەری زۆر خراپ دروستەکە لە هاوینە بە تایبەتی لەسەر ناوچەی گەرمیان و خواروی گەرمیان وەکو محافەزەی دیالە بۆیە پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان ئاوڕێک لەو کێشەیە بداتەوە بتوانێت لەم ماوەیە زیانەکانی کەمتر بکاتەوە. مامۆستا دەڤەری گەرمیان ڕێژەیەکی زۆر ئاژەڵدار وەروەها زەویەکی زۆری کشتتوکاڵی هەیە وەگەر بەپی ئەم ئامارە و داتایانی کە تا ئێستاکە هەیە و بەڕێزشان ئاماژتان پێکرد لە گەرمیان ئەکرێ بڵین وشکە ساڵی یا خۆی تر بەرە وشکە ساڵی یەکلایە بێتەوە کە وشکە ساڵی لەوێ ڕوودەدا. یعنی ئەگەرەکانی ئەگەر بێت و حکوومەت یعنی پێش ئەوەی ئیتر وەزعەکە لەمە خراپتر بێ یاخود ئەو دەرفەتەی ماوە بۆ بارانبارین ئەویش لە دەست بچێت زیانەکان چیترە بن ئەو خەڵکی زەرمەندە بێ یعنی ئەو زیانانە چی ئەبێت کە تووشە بێت بە تایبەت لە ناوچەی گەرمیان کە ڕێژەی بارانبارین لەوێ زۆر کەم بووە. بەڵێ خۆی لە ڕاستیدا دەرفەتێکی ئەوتۆ نەمایە ئەو یەکلا بووەتەوە کە ئەم ناوچەیە تووشی وشکە ساڵی بووە لەبەرەوەی ئێمە تەنها 2 مانگمان بەدەستەوە ماوە بۆ تەواوکردنی وەرزی باران و لەو 2 مانگەیە بە پێی ستاندەر ئێمە پێویستمان بە 40 ملیم بارانە ئەگەر نەک 40 ملیم باران بارێ تەنانەت ئەگەر 150 ملیمیش باران بارێ شتەکە یەکلا بووەتەوە هیچ کاریگەری لەسەر وەزعەکە نابێت و لە ڕووی کشتتوکاڵیەوە ئێمە تووشی وشکە ساڵی کشتتوکاڵی بووین لەبەرەوەی بەرهەمەکان بە تایبەتی بەرهەمی دانەوێڵە لە ناوچووە وەکو پێویست گەشەی نەکردووە و هەروەها خاوەن ئاژەڵەکان پیانۆ دیارە کە کاریگەری کەم بارانی لەسەریان دەرکەوتووە ئیساکە زۆربەی خاوەن ئاژەڵەکانیان بن بۆ کوێستانەکان ئەمەیشە ئەوە دەرەخا کە مەترسیەکی زۆر گەورە لەم ناوچەیە هەیە و ئەبێ لە ئێستاکەوە هەوڵ بدرێ بۆ چارەسەرکردنی ئەو کێشانە بە تایبەتی جوتیارەکان ئەبێ قەرەبوو بکرێنەوە و خاوەن ئاژەڵدارەکان ئەبێ قەرەبوو بکرێنەوە لە ڕێی دابینکردنی ئالیک بۆ ئاژەڵەکانیان هەروەها لە ناوچەی گەرمیانە ڕێژەیەک لە ناوچە سروشتیەکانە هەیە ڕێژەیەکی زۆر لە ئاژەڵە کێوەکانە هەیە ئەمانە لە هاوینە مەترسیان لەسەرە پێویستە لایەنە پەیوەنددارەکان هەوڵ بدەن ئەو مەترسیانە کەم بکەنەوە و ئاو دابین بکەن بۆ ناوچانەی کە ئاژەڵی کێویتیایە بۆ ئەوەی هەر نەبێ سیستمی ژینگەی لەم ناوچەیە بپارێزێ. خۆتان نەزانن ناوچەی گەرمیانی کێکە لەو ناوچانەی کە مەترسی بە بیابانبوونی لەسرە و بوونی وشکە ساڵی لە ئەم ساڵدا بەو ڕێژەیە کە هەیە کاریگەری زۆر خراپی ئەبێ مەترسیەکانی بە بیابانبوون زیاترە کاتەوە لە گەرمیان بۆیە پێویستە ئێمە لە ئێستاکەوە هەوڵ بدەین ئەو مەترسیانە کەم بکەینەوە بۆ ئەوەی زیانەکان زیاتر نەبن بۆ ئەوەی لە ساڵەکانی داهاتووە ئەگەر بەم شێوە بوو زیانەکانی کەمتر بێتەوە. زۆر باشە مامۆستا باز لەوە دەکەی کە دەبێت هەوڵ بدرێت چارەسەر بکرێت شێوازی ئەم چارەسەرکردنی یاخود ئەو ڕێگانی ڕێگای ئەم چارەسەرکردانە چۆن و بە چ ڕێگایەک دەکرێت؟ بەڵێ خۆتان نەزانن ئێستاکە ڕێژەی ئاو لە گەرمیانە بە ڕێژەیەکی زۆر دابەزیەوە و چارەسەرکردنی وشکە ساڵی و چارەسەرکردنی بە بیابانبوون تەنها بە ئاوەکرێت و وەکو پێویستی چاکە ئاومان نییە پێویستە ئاو دابین بکرێ بۆ ئەو ناوچانەی کە مەترسی وشکە ساڵی زۆری لەسرە و هەوڵ بدرێ وەکو پێویست ئاو بگوازرێتەوە بۆ ئەو شوێنانە و حکومەت هەوڵێکی جددی بدا بۆ ئەوەی ئاو دابین کە بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە ئیساکە خۆتان نەزانن پاڵاوگەکان مەترسی زۆر گەوریان لەسرە مەترسیەکە وەتانێ ئاستی ئاوی ڕووباری سیروان دابەزیەوە و نزیکەی 60% لە کەلارە پشتی بە ئاوی سیروان بەستووە ئەمە لە هاوینە مەترسی زۆر دروستەکە پێویستە لە ئێستاکە هەوڵ بدرێ ئاو دابین بکرێ بۆ ئەو ناوچانە ئەگەریش نەبێ هەوڵ بدرێ پشت بە ئاوی ژێر زەوی بەسترێ بەڵام بە شێوەیەکی زانستی نەک بە شێوەیەکی هەڕەمەکی کە هەیە ئێستاکە لە کوردستانە. مامۆستا باس لە ئاوی ژێرزەوی کرد ویستمەوەش بزانم ینی ڕێژەی ئاوی ژێرزەوی لە گەرمیان ئەو بیرانەی کە هەیە یاخود ئەو ناوەندانەی کە ڕاستەوخۆ سەرپەرشتیاری کۆمەڵێک وێزگەی ئاوی ژێرزەوی دەکەن ئاوی ژێرزەویش لە گەرمیان کەمی کردووە یاخود ئەمە دیسانەوەکو ئاماژت پێکرد نابێتە هۆکارێک خەڵکی بە ناچاری سوود لە ئاوی ژێرزەوی وەرگرن بە شێوازی نازانستی ئەوەندەی تر زیان و زەرەر بە سەرچاوە سروشتیەکانی گەرمیان بکەوێت؟
بێگومان ئاوی ژێر زەوی لە گەرمیانە مەترسیەکی زۆری لەسرە و بە بەراورد لەگەڵ ساڵانی پێشوە ئاسی ئاوی ژێر زەوی لە گەرمیانە بە ڕێژەیەکی بەرچاو دەرکەوتووە ئەویش ئەگەڕێتەوە بۆ بێپلانی حکوومەت ئەویش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە خەڵک بە شێوەیەکی هەڕەمەکی ئاوی ژێر زەوی بەکارهێنرێ و ئاوی ژێر زەوی ئەبێ بپارێزرێ بەداخەوە ئێمە تا ئیساکە یاسایەکمان نییە بۆ پاراستنی سەرچاوە ئاویەکان بە تایبەتی پاراستنی ئاوی ژێر زەوی ئەمەش واکە بە تایبەتی ئەگەر ئێمە تووشی وشکە ساڵیەک بین لە چەند ساڵی داهاتووە یان تووشی بە بیابان بوون بین خەڵک ناچار ئەبێ بە شێوەیەکی نایاسایی بە شێوەیەکی نازانستی بیر لێ بداوە استغلالی ئاوی ژێر زەوی بکرێت ئەمیش مەترسیەکانی سەر ئاوی ژێر زەوی زیاتر ئەکاتەوە چونکە تەنها چارەسەر بۆ کێشەی وشکە ساڵی و بە بیابان بوون وەکو ئاماژەم پێی کرد تەنها بەکارهێنانی ئاوە یان بوونی ئاوە و ناچاربوونی هاوڵاتیان بۆ بەکارهێنانی ئاوی ژێر زەوی مەترسیەکان زیاتر ئەکاتەوە و ڕەنگە لە داهاتووە ڕێژەی ئاوی ژێر زەوی لە گەرمیانە بە شێوەیەکی زیاتر دابەزێت. زۆر باشە مامۆستا ئەم وشکە ساڵیە ئایا تەنها زیانی بۆ سەرکەرتی کشت و کاڵ دەبێت یاخود بۆ کەرتەکانی تریش؟ بەڵێ خۆی لە ڕاستیە من وەکو پێشتر ئاماژەم پێی کرد ئەم وشکە ساڵی هەر سێ جۆرەکەی گرلۆتەوە ئێمە سێ جۆر وشکە ساڵیمانێ وشکە ساڵی کەشناسی وشکە ساڵی کشت و کاڵی و وشکە ساڵی هایدرۆلۆجی ئێمە ئەگەر بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە ئەگەر سیر داتاکان بکەین هەر سێ جۆرەکە ئێمە تووشمان بووە و ئەمە کاریگەری زۆر خراپیە بێ تەنانەت لەسەر ئابووری ناوچەکە هەروەها لەسەر ئاسایشی خۆراک لەم ناوچەیە و ئاسایشی ئاو لەبەر ئەوەی بە ڕێژەیەکی زۆر دانەوێڵەکان ڕێژێ وەکو پێویست گەشەیان نەکردووە هەروەها لە گەرمیانە بۆ نمونە زیاتر لە 80% لە زەوی کشت و کاڵەکان زەوی کشت و کاڵی دەیمن کە پشت بە بارانە بەسێ ئەمە کاریگەری زۆر خراپ دروستەکە لەسەر ئاسایشی خۆراک هەروەها نەبوونی ئاو لە ڕووباری سیروانە بە تایبەتی بەهۆی دروستکردنی پرۆژە ئاویەکانی ئێران کەوای کردووە ڕێژەیەکی زۆر لە ئاوی ڕووباری سیرواندا بەزیە ئەم مەترسیەکان زیاتر دەکاتەوە نەک تەنها کاریگەری لەسەر کشت و کاڵ هەیە بەڵکو کاریگەری لەسەر کۆی سکتەرەکانی ژیان هەیە لەم ناوچەیە. مامۆستا باست لە پرۆژە ئاویەکانی وڵاتانی دراوسێ کرد پێم وابێ یەکێک لە گەورەترین پرۆژە ئاویەکان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە کۆماری ئێران لەسەر ڕووباری سیروانە یعنی دەکرێت سوود لە پەیوەندیە نێودەوڵەتیەکان وەربگرێ حکوومەت بۆ حاڵەتی لە ناکاو و مەسەڵەن ڕێژەی بەردانەوەی ئاوی سیروان زیاد بکرێت تاوەکو مەترسیەکانی وشکە ساڵی لە ناوچەی گەرمیان کەم بکرێتەوە چونکە ڕێژەیەکی زۆر لە ئاوی سیروان لە ڕۆژهەڵاتی کوردستان گل دەدرێتەوە. بەڵێ لە ڕووباری سیروان نزیکەی 70% لە ئاوی ڕووباری سیروان لە وڵاتی ئێرانەوە تێبەداخەوە ئەو وڵاتە پرۆژەیەکی زۆر گەورەیان لەسەر ڕووباری سیروان دروست کردووە کە ناسراوە بە پرۆژەی ئاوی گەرمەسێر کە پێکاتوە لە 13 بەنداو و توانای گلدانەوەی زیاتر لە 1 ملیار مەتر سێجا ئاوی هەیە تەنانەت ئەو ئاوەی کە وەکو لافاو یان ئەو ئاوە زیادانەی کە لە بەنداوەکانەوە دەرەچێ ئەبێ بێتە ناو هەرێمی کوردستانەوە بەڵام ئەوان تونێڵێکیان دروست کردووە بۆ گواستنەوەی بۆ ناوچەکانی تری ئێران ئەمە کاریگەری زۆر خراپیە بێ لەسەر ناوڕاستی لەسەر گەرمیان بەگشتی هەروەها ناوڕاستی عێراق و کاریگەریەکانی بە تایبەتی لە هاوینە زیاترە طبعا ئەم کێشەیە ئەوایە زووتر حکوومەتی عێراقی هەوڵی بدایە چارەسەری بکات چونکە لە زۆر ئەزانن کە ئەم پرۆژانە دروست کراوە ئێران ئیش لەسەر ئەو پرۆژانە ئەکات بە تایبەتی لەسەر ڕووباری سیروان بەڵام تا ئیساکە نەکراوە و باوەڕش ناکەم حکوومەتی عێراق بتوانێت هیچ کاریگەریەک لەسەر ئێران دروست بکات بە تایبەتی لە ئێستاە لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتیەکان و بەڵێ حکوومەتی عێراقی مەجبور ئەو شتە بکات بەڵام ئایا ئەیکات ئەمە ئەمێنێتەوە ئەم پرسیارە وەڵامەکەی لای خۆیانە من پێم وایە لەم چەند ساڵایە باوەڕ ناکەم حکوومەتی عێراق بە تایبەتی بتوانێت ئەو کێشەیە چارەسەر بکە بۆیە ئێمە پێویستە هەوڵی چارەسەرکردنی کێشەکان لای خۆمانەوە بدەین واتە چارەسەری ئەم کێشانە لەبەرەوەی بەشێکی زیاتر لە هەرێمی کوردستان ئەگرێتەوە بۆی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە ئەم کێشەیە چارەسەر بکە ئەویش بە ڕێخستنی ڕووبارەکانە مەبەستم ڕێڕەوی ڕووباری سیروانە هەروەها هەوڵی جددی بدا بۆ ئەوەی سوود لەو ئاوە بینین کە ناوەی وڵاتەوە دابینەکرێواتە ئەو سی لە سەتەی کە هەیە لە ڕووباری سیروانە ئێمە خۆمان لەگەڵیا بگونجێنین و بتوانین بە شێوەیەکی زانستی ئەو ئاوە بەکاربێنین بۆ ئەوەی زیانەکانی وشکە ساڵی و زیانەکانی بە بیابان بوون لەم ناوچانە کەمتر بکەینەوە. باش مامۆستا گرنگترین ئەو ئامادەکاریانە چین کە ئەبێت بکرێت یا بۆ ئەوەی زیانەکانی وشکە ساڵی کەم بکرێتەوە ئایا ئەبێت کێ ئەو ئامادەکاریانە بکات؟
بێگومان ئەو ئامادەکاریانە ئەبێ حکوومەتی هەرێمی کوردستان بیکامە بەستم لایەنە پەیوەنددارەکانە بە تایبەتی لە گەرمیانە ئیدارەی گەرمیان لەگەڵ لایەنە پەیوەنددارەکان وەکو بەڕێوەبرایەتی کشت و کاڵی گەرمیانە وەکو ژینگەی گەرمیانە وەکو لایەنەکانی تر ئەمانە هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشانە بدەن و پلانێکی زانستیان هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم کێشەیە بە تایبەتی لە ڕووی دابینکردنی ئاوە لە ڕووی قەرەبووکردنی جوتیارانەوە لە ڕووی قەرەبووکردنەوەی خاوەن ئاژەڵەکانەوە ئەمە تەنها بە لایەنە حکوومیەکان ئەکرێ ئەگینا لایەنەکانی تر ناتوان بە هیچ شێوەیە ئەو کێشەیە چارەسەر بکەن. کەواتە مامۆستا لێرە ئێستاکە باز لە حکوومەتی هەرێم بێنین یاخود لایەنە پەیوەنددارەکان ئومێ دەکەین هەرچی زووترە بەدێم ئەو کێشە گرفتەوە بێت پەیامت بۆ هاوڵاتیان بۆ جوتیاران بۆ خاوەن ئاژەڵەکان چونکە وشکە ساڵی ڕاستەخۆ پێش هەموو شتێک کاریگەری لەسەر ژیانی مرۆڤەکان دەبێت ئاستی وشیاری جوتیاران و ئاژەڵدارەکان تا چەند هۆکار دەبێت بەوەی کەوا ئاسانتر ئەم بارودۆخە تێپەڕ ببێت و هەروەها مامەڵە لەگەڵ ئەم حاڵەتە بکرێت ئاژەڵدارەکان یاخود جوتیارەکان چی بکەن ڕێنماییت بۆ ئەوان چییە وەروەها چی ڕێگایە بگرنە بەر تا بە ئاسانترین شێوە ڕوبەڕووی وشکە ساڵی ببنەوە. خۆی بەداخەوە چارەسەر بەدەستی ئەوان نییە یعنی ئەوان مەجبورن بۆ نمونە ئەوەی خاوەن ئاژەڵدارە بێ ئاژەڵەکەی باتە شوێنێ بۆ ئەوەی گەشەی پێ بدات و تەنها ئەوە ئەکرێت بۆ نمونە من ئەوەی بزانم حکوومەتی هەرێم باوەڕ ناکەم بتوانێت چارەسەری ئەم کێشانە بکات بە تایبەتی لەم ناوچەیە بەهۆی ئەوەی نەبوونی بودجە و نەبوونی پارەی پێویست و ئەو شتانە بۆیە خاوەن ئاژەڵەکان مەجبورن خۆیان خەریکی خۆیان بوون و خۆیان چارەسەر بۆ ئەو کێشانە بدۆزنەوە و هاوڵاتیان خۆیان بە تایبەتی جوتیارەکان لەو کاتەیە مەجبور ئەبن بۆ نمونە بیری ئەرتوازی لێ بدەن یان هەر بیرێکیان هەر سەرچاوێکی ئاوی بۆ خۆیان بدۆزنەوە چونکە چارەسەری کێشەکان بەدەستی ئەوان نییە بەدەستی حکوومەتی هەرێم و لایەنە پەیوەنددارەکانە. مامۆستا بەپێی زانیاریەکانی بەڕێزت کاریگەری وشکە ساڵی ئەم ساڵی گەرمیان تاکەی بەردەوام دەبێت یاخود کاریگەری تاکەی دەبێت؟ بەڵێ خۆی بۆ وەرزی بارانبارین وەکو ئاماژەم پێی کرد تەنها 2 مانگی ماوە واتە مانگی 4 و مانگی 5 بە پێی ستاندەرەکان لەو مانگەیامی پێویستمان بە 40 میلیم بارانە بەڵام وەکو باسم کرد پێشتر ئەگەر 100 میلیمیش بارێ هیچ لە وەزعەکە ناگۆڕێ بۆیە یەکلا بووەتەوە کە ئەم ساڵ وشکە ساڵیە و کاریگەریەکانی دەرکەوتووە و پێویستە لە ئێستاوە هەوڵ بدرێ بۆ چارەسەرکردنی نەک چارەسەرکردنی پێویستە هەوڵ بدرێ بۆ کەمکردنەوەی زیانەکانی واتە شتەکە یەکلا بووەتەوە ئەبێ لایەنە پەیوەنددارەکان خۆیان هەوڵی چارەسەرکردنی ئەو کێشەیە بدەن هەوڵ بدەن زیانەکانی کەمتر بکەنەوە هەوڵ بدەن داعمی فەلاحیان قەرەبووی جوتیارەکان بکەنەوە بەو شێوەیە ئەبێ ئەگەنا ڕێگەی تری یان ئۆپشنی ترمان نییە لەو ڕێگەیە. مامۆستا کۆمەڵێک دیمەن لە ناوچەی گەرمیان کەوا ئێمە لە بەرنامەکانی تر هاوکارانمان بۆیان گواسینەوە توانین بڵێن ڕێژەی ئەو تۆوەی لە گەنم وەروەها لە جۆ لە دەشتەکانی گەرمیان چێنراوە ئەوەندە بەهێز نەبوو بتوانێت بەرهەم باتەوەواتە وەکو ئاماژەشت پێکرد وشکە ساڵی یەکلایی بۆتەوە بەمەش زیانی ڕاستەوخۆ بە جوتیاران یاخود ئەو بەشێک لەو ئاژەڵدارانەش ئاژەڵەکانیان فرۆشتۆ یاخود دەبێت نەخلیکەن لێرەیە هاوڵاتیان زەرمەند دەبن یاخود باڵێن زیانیان پێکەشتووە بەپێی یاسا دەبێت حکوومەت قەرەبوویەکیان بکاتەوە یاخود دەستگیرۆیەکیان بێت بۆەوەی بتوانن هەریچنا لەوەی کە زیانیان بەرکەوتووە لەوەشی وشکە ساڵیە ئەوەندەش زیاتر نەبنە قوربانی. بەڵێ خۆی وەکو یاسا هیچ یاسایەکمان نییە لە هەرێمی کوردستان باس لەوە بکە قەرەبووی جوتیاران بکرێتەوە بەڵام وەکو ئەرکێکی ئەخلاقی وەکو ئەرکێکی زانستی لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە قەرەبووی ئەو هاوڵاتیانە بکاتەوە کە زەرور زیانیان پێگەیشتووە و ئەمە شتێکی ئاسایە شتێکی ئەخلاقیە بەڵام ئێمە لە ساڵانی پێشوودا کە تووشی وشکە ساڵی بووین بە هیچ شێوەی حکوومەتی هەرێم وەکو پێویست قەرەبووی ئەو جوتیارانەی نەکردەوە و هەوڵی نەدا کێشەکان چارەسەر بکە وەکو پێویست کێشەکان وەکو خۆیان مانەوە بۆیە ئەم ساڵیش بە هەمان شێوە تێپەڕ ئەبێ بەبێ ئەوەی هیچ چارەسەرێ بۆ ئەم کێشانە بدۆزرێتەوە. مامۆستا ینی پرسیارێک لە مێشکم دروست بووە دیسانەوە دەمەوێت تاکید لەوە بکەمەوە ئەتوانین بە شێوازێکی گشتی بڵێن تەواوی گەرمیان بەرهەمی گەرموجۆی ئیتر ئومێدی سەوزبوونی لێ ناکرێت چکە ئێستاکە بۆی پێشکەوتنی تەکنۆلۆژیا و ڕەنگە کۆمەڵێک ئامێر هەبن بۆ ئەوەی ئاودێری بەدەستکرد مرۆڤەکان خۆیان ئاوی گەرموجۆکە بدەن ئەو دەرفەتەش ماوە یاخود ئەگەر ئەوەش بکرێ هێشتا هەر سوودی نابێت بۆ گەرموجۆکە.
نە بەڕاستی هیچ دەرفەتێک نەماوە لەبەر ئەوەی وەکو پێویست بەرهەمی دانەوێڵە گەشەی نەکردووە و ئەگەریش گەشە بکا بۆ نمونە ڕەنگە وەکو پێویست بڕشتی نەبێ ئەم ساڵ بە تایبەتی لە ناوڕاست و باشووری گەرمیانە شتەکە یەکلا بووەتەوە چونکە ئێمە ینی ئەوەی هەیە شتەکان بەرچاوە ئەبیندرێت کە گەشەکردنی ئەو بەرهەمانە لە دانەوێڵە زۆر زەحمەتە و نەک تەنها 40 ملیم ئەگەر 150 ملیم ژبارێت تازە هیچ سوود لە وەزعەکە نابینین تەنها ئەوەی ئەمێنێتەوە باکووری گەرمیانە تا ڕادەیەک کاریگەری وشکە ساڵی لەسەریان دروست بووە بەڵام ئومێدێک هەیە بۆ نمونە لە مانگی چوارە ڕێژەیەکی زۆر لە باران بارێ بۆ ئەوەی دانەوێڵەکانیان نەفەوتێ بەڵام ئەوەی هەیە لە گەرمیانە لە ناوڕاست و باشووری گەرمیان شتەکە یەکلا بووەتەوە هیچ مەجای ئەوەی تیانە چارەسەر بکرێت کەواتە مامۆستا پێت وایە بە پێی و پێشبینیانەی کە کراوە لە مانگی چواردا ڕێژەیەکی زۆر باران ببارێت ترسی ئەم وشکە ساڵیە بڕەوێنێتەوە لە ناوچەی گەرمیان خۆی ناتوانرێ هیچ پێشبینی بکرێت بە تایبەتی ساکە گۆڕانکاریەکانی کەشوهەوا وای کردووە کە پێشبینیەکانیش هەڵە دەرەچن بەڕاستی یعنی تەنانەت ئەو دەستگا کەشناسیانەی کە متابعەی ڕێژەی باران و گۆڕانکاریەکانی کەشوهەواکەن ئەوان شەکەونە هەڵەوە بۆیە ناتوانین بڵێن لە مانگی چواریان لە مانگی پێنج ڕێژەی چنێ بارانە بارێت یعنی ئەوەی هەیە کە باسەکرێت چەند شەپۆڵێک هەیە بەڵام ئایا ئەو شەپۆڵانەوەکو پێویست سوودیان ئەبێ لە ڕووی کشت و کاڵەیە بۆ ناوچەی گەرمیان هیچ سوودێکیان نابێت بە تایبەتی ناوڕاست و باشووری گەرمیان و تەنها ئەوەی ئەمێنێ ڕەنگە کاریگەری باشی هەبێت تا ڕادەیەک بۆ ئاوی ژێرزەوی یا ئاوی سەرزەوی وەکو بەنداوەکان جگەلەوە هیچ سوودێکی نامێنێت بۆ جوتیاران بە تایبەتی کەواتە مامۆستا لێرە ڕەنگە باز لە بابەتێک بکەین کە ڕەنگە زوو بێت بەڵام هەر لە ئێستەوەگەر ئیشی بۆ بکرێت ڕەنگە وەکو وشکە ساڵێکە زیانی زۆر نەبێ ساڵانە لە وەرزی هاوین یاخود وەرزی گەرما ناوچەی گەرمیان ڕێژەیەکی زۆر پلەی گەرمی بەرز دەبێتەوە هاوڵاتیان ژیانیان قورس دەبێت کەمی کارەبا و کەمی ئاو و ئەم ساڵیش وشکە ساڵی بێتە سەر بارەدۆخەکە زۆر قورستر لەوە دەبێت بەڕێستان وەکو پسپۆڕێکی بواری ژینگە و وەروەها دانیشتوویەوێ و مامۆستایەکی زانکۆ لێستەوە چ داوایەکەکە یاخۆت چی بکرێت هەر هیچ لە بابەتی ئاژەڵداری و هەروەها بابەتی کشت و کاڵیش بینێ دەرەوە بۆ ژیانی ئاسایی تەواوی ناوچەی گەرمیان یاخود بۆ ئەو سنتەری شارەکان کە ڕەنگە ئەم وشکە ساڵیە کاریگەری ڕاستەخۆی دەبێت لەسەر کەش و هەواش بەڵێ خۆی لە ڕاستیە ناوچەی گەرمیان ناوچەیەکە هاوسەنگی ئاوی تێدا نییە واتە ڕێژەی بە هەڵمبوون زۆر زیاترە بە بەراورد لەگەڵ ڕێژەی دابارینە هەروەها لە هاوینە پلەکانی گەرما زیاتر بەرزە بنەوە و ئەو وەکو پێویست ئەم ساڵ ئاو لە ناو بەنداوی دەربەنی خانە نییە بۆیە ئەمە کاریگەری لەسەر کارەبای ئەم ناوچەیە دروستەکە و تەنها ئەو شن منە گەڕێمەوە بۆ ئەوەی کە حکوومەتی هەرێمە توانێت ئەم کێشەیە چارەسەر بکە هاوڵاتیان هیچ شتێکیان بەدەست نییە تەنها ئەواتوانن خۆیان بپارێزن لەو گەرمایە بۆ نمونە بە تایبەتی لەو کاتانەی کە پلەکانی گەرمی بەرزە ئەتوان خۆیان بپارێزن و دەرنەچنە دەرەوە لەو کاتانە ئەوەی لەسەریانە ئەوەتانێ بەڵام چارەسەری کێشەکە بنەمای چارەسەری کێشەکە بە دەستی حکوومەتە بە دەستی هاوڵاتیان نییە مامۆستا ئازانمەوە پرسیارەشن دووبارەیە لە ساڵانی ڕابردوو حکوومەتی هەرێم وایە ئێستاکە ئێمە بێتمان پێێتی هیچ کێشەیەکی بۆ چارەسەر کردوون کێشەی وشکە ساڵی مەبەستە بەڵێ نا بە هیچ شێوەیە یعنی توانێتی بۆ نمونە هەندێک جار یعنی بۆ نمونە 50 کیلۆ و 60 کیلۆ بۆ نمونە ئەوەی من ئاگام لێ بێت قەرەبووی جوتیارەکانی کردوێتەوە خاوەن ئاژەڵەکانی کردوێتەوە بە پێدانی تەنها 50 یان 60 کیلۆ ئالیک ئەمە هیچ لە وەزعەکە ناگۆڕێ کاریگەریەکی ئەوتۆی نییە لەسەر جوتیاران و ئاژەڵداران ئەبێ ینی ئێمە بەپێی ستاندەر ڕێ بکەین بەپێی وڵاتانی تر ئێمە پشت بە داتای وڵاتانی تر ببەستین ئایا وڵاتانی تر بە چی شێوەیەک ئەو کێشەیە چارەسەرەکەن حکومەت مەجبورە کێشەی وشکە ساڵی بگرێتە ئەستۆی خۆی چونکە ئەمە کاریگەری لەسەر سیستمی ژیان هەیە کاریگەری لەسەر ئاسایشی خۆراک هەیە لەم ناوچەیە ئەگەر حکومەت چارەسەری نەکات
بەڕاستی هاوڵاتیان هیچیان بەدەستەوە نییە و حکوومەتی هەرێم تا ئیساکە لە وشکە ساڵەکانە کە ڕوویدایەوە لە هەرێمی کوردستان بە تایبەتی لە ناوچەی گەرمیانە دەورێکی ئەوتۆی نەبووە و نەیتوانێت وەکو پێویست کێشەکان چارەسەر بکە و پێم وایە ئەم ساڵیش بە هەمان شێوە وەکو پێویست کێشەکان چارەسەر ناکە بەڵام ئەبێ هاوڵاتیان بۆ نمونە خۆیان زەختێک لەسەر لایەنە پەیوەنددارەکان دروستکەن بۆی هەر نەبێ زیانەکانی کەمتر بکرێتەوە و کاریگەریان کەمتر بێ لەسەر هاوڵاتیان و جوتیاران. مامۆستا لە ئێستادا هیچ داتا و ئامارێکتان لە بەردەستایە کە زەرەر و زیانەکانی هاوڵاتیان دیاری بکات؟ ئەوە ئیشی بەڕێوەبرایەتی کشت و کاڵە ئەبێ ئەو لژنەیەک دروستکە بۆ ئەوەی زیانەکان دیاری بکات ئایا زیانەکان چییە لە ڕووی کشت و کاڵەوە لە ڕووی ئاژەڵێەوە ئەبێ لەم مانگەیە بە تایبەتی ئامادەکاری بۆ بک و تەسلیمی لایەنە پەیوەنددارەکانی بک بۆ ئەوەی ئیش لەسەری بکەن ئەگی ناوەکو داتا لەبەر ئەوەی لەم چەند ڕۆژەیە یەکلا بووەتەوە کە وشکە ساڵی تووشی ناوچەکە بووە و کاریگەری خراپی لەسەر ناوچەکە دروستەکات لە داهاتوە بۆیە تا ئێساکە هیچ داتایەک بەردەست نییە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدولموتەڵیب ڕەفعەت مامۆستای زانکۆ و شارەزای لە بواری سەرچاوەکانی ئەو زۆر سپاس کە ڕاستەخۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵای زانە چینە لای ناوڕێک و دەگەڕێنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی حەوت بڕوانەمەی گیانی و نێودەوڵەتی. لە تایبەتمەندیە ناوازەکەی ئاوی بەڕادی سلێمانی ئەوەیە کە لەزگەیەک بەسەری بوتڵەکەوەیە ڕێگرە لە پیسبوون و بەکتریا و ڤایرۆس زیاتر لە مەش هەبوونی لاستیکێک لە بەشی ناوەی سەری بوتڵەکە بۆ زیاتر قایم بوون. بۆ یەکەم جار ئاوی بەڕادی سلێمانی بە 6 ڕەنگی جیاواز و بەپێی ئارەزوو خواستی ئێوە دەستکی بوتڵی بەڕادەکە بەرهەم هێنراوە. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. ئەتەوێت باجلێکی کوردی کەشخە و جوانەوە دەرکەویت و بەهارەکەت زیاتر ڕازاوە بکەیت ئەوە سەردانی قوماش فرۆشی عیسا هەورامی بکە بە بۆنەی نزیکبوونەوەی وەرزی بەهار. قوماش فرۆشی عیسا مۆدێلی نوێی قوماشی هێناوەتە بازارەوە بە کوالێتی بەرز و ڕنگ و مۆدێلی ناوازە و هەرزانترین نرخەوە. ئەم بەهارە گەرەتەوێ باجلێکی جوانی کوردەواریەوە دەرکەویت ئەوە قوماش فرۆشی عیسا لە بیر نەکەیت. ناونیشان سلێمانی کانیاسکان نێوان مزگەوتی گەورە و قوتابخانەی گۆیژە قەڵای دمدم تەلاری شێخ موستەفا بازاڕی زێوەری نوێ دوکانی ژمارە 8 ژمارە تەلەفۆن 0772 105 71 37 0751 111 90 73 قوماش فرۆشی عیسا هەورامی. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی کوبەیە. خواردنێکی خۆش و بەلەزەتە. زیاتر بەنانی گەرم و ساوز و ماستاوە خوێت و هەنێکیش بەنانی تیریەوە حەزیان لێیە. هەر چۆنێک بێ کوبەیە بەڕاستی خۆشە. خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود. ئەزیزان خۆشەویستە هاتینەوە بۆلاتە. لەم بەرنامەیەدا خۆشترین و باشترین جە بساڵ دەبژێرین. سەرەتاش لە بەشداربووی دەستە چەپمانەوە دەست پێ یەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت کام لەم تامی جوبسانە خۆشترینە؟ سرکە، مریشک، ئیندۆمی، پەنیر. ئیندۆمی. وەڵامەکە زۆر ڕاستە. ئێستا دەچینە لای بەشداربووی دەستە ڕاست. پرسیاری دووەممان دەڵێت کام جۆری جبس منداڵە زیاتر ئارەزووی دەکەن؟ سەدڵ، کیسە، خێزانی هەمویان. بە دنیایەوە هەمویان. وەڵامەکە زۆر ڕاستە. ئازیزان خۆشەویستان بەشداربەکانمان خاڵەکانیان یەکسانن. کۆتا پرسیار ئاراستی هەردووکیان دەکەین. کامیان زووتر وەڵامیاندایە دەبێتە براوی پێشبڕکێکەکەمان. پرسیارەکەشمان دەڵێت هەموو ئەوانەی کە وتمان لە چ جبسێکدا هەیە؟ بۆسە ئەوانەی کە باسمان کرد بەس لە جبسی نینیایە. لە هیچ جبسێکی ترا نەخواردووە؟ ئەوە تا لەناو جانتاکەشمان پێما. حەزەکەم خۆشتان تاقیکەنەوە دڵنیام هەڵبژاردنە ڕاستەکە جبسی نینی. بێگومان وەڵامەکە زۆر ڕاستە. دڵنیا بمینیە ئەو جبسەی وێنەی نییە. کەردامێکی بێخۆشە بۆ من بە ئەو خۆدۆشە. ئادەی پێم بڵێن چییە؟ نینیە.
پەیامێکی لە یاد نەکراوە. کۆمپانیای ئیست میدلەند فود گەورەترین کۆمپانیای کوردیە لە هەموو شانشینی یەکگرتووی بەریتانیا کە ڕۆژانە چەندەها تۆن خۆراک و خواردنەوە بۆ مارکێت و کواگەکانی بەریتانیا و بەشێک لە ئەوروپا دابین دەکات. ئیست میدلەند فود بۆتە جێگەی متمانەی ڕەوەندی کوردی سەرجەم بەرهەمەکانی لە 100% حەڵاڵ و بەپێی بنامەکانی ئیسلام و ڕێنماییە تەندروستی و یاساییەکان بەرهەمەکانی دەخاتە بازاڕ. ئیست میدلەند فود لە ماوەی 5 ساڵ کاردا بۆتە جێی متمانەی مارکێت و کۆگەکانی بەریتانیا و ناوبانگی بەرهەمە کوردیەکانی لە هەموو بەریتانیا بەرز کردوێتەوە و لە ئێستادا خاوەنی کارگەی شیرینی بەتام، نانی تیری بەتام و ترشادی بەتامە. ئیست میدلەند فود خاوەنی 14 براندی خۆیەتی و 2200 بەرهەم لە زۆربەی وڵاتە پێشکەوتووەکانی جیهانەوە هاوردە دەکات. ئیست میدلەند فود بکە بە سەرچاوەی خۆراک و بەرهەمەکانت و دڵنیابە لە کواڵەتی و حەڵاڵی. ئۆفیسی سەرەکی ئیست میدلەند فود لە شاری نۆتینگهام. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. وەڵە بەڕێزان بۆ زانیاری زیاتر لەسەر کار و چالاکی سەرجەم شار و شارۆچەکان دەچینە بەڕگەی پەیامنێران و سەرتاش دەچینە لای پەیامنێرمان چیانووری لە کەرکووک. چیا سڵاوی خوای گەورەت لێ بەم کاتت باش گرنگترین زانیاری و کار و چالاکیەکانی ئەمڕۆی کەرکووک چین فەرموو؟ سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی پەیام سوپاس. دیارە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو جارێکی دیکە پرسی موچەی مامۆسایانی خوێندنی کوردی گەڕانەوەی موچەکانیان بۆ سەر ناوەند پێدانی موچە لە چەمچەماڵ بە مامۆسایانی خوێندنی کوردی ئەو کێشانەی کە لە بەردە مامۆسایانی خوێندنی کوردی تاکو ێستا لە کەرکووک بەردەوامە دیسان جارێکی تر هەفتەی ڕابردوو سەری هەڵدایە و کۆبوونەوەیەکی فراوان لە نێوان بەڕێوەبەری قوتابخانەکان و ئامادەیەکان و یەکێتی مامۆسایان لەقی کەرکووک بەڕێوە چوو بۆی زیاتر باسی ئەوە بکرێت کە ئەو موچانەی کە لە چەمچەماڵ وەردەگیریە موچەی ئەو مامۆسایانی خوێندنی کوردی کە لە چەمچەماڵ وەردەگیریە زەحمەتێکی زۆری هێناوەتە پێش مامۆسایانی خوێندنی کوردی لەبەرەوەی دەبێ بچن لە بانکی چەرموو لە چەمچەماڵ وەریگرن پارەیەکی زۆرە مامۆسایان تووشی عەزیەت دەکا و جگە لەوەش مەترسی هەیە لەو ڕێگایی کە ئەو پارەی پیادێەوە ئەمە لەلایەکی دیکە باسی کۆتایی هێنان بە خوێندن دەکرێت لە هەرێمی کوردستان بەهۆی پەتای کۆرۆنا و تەشەنەکردنی پەتاکەوە. من بۆ زانیاری زیاتر لەسەر هەردوو پرسەکە دەچمە لای بەڕێز مامۆستا ئەحمەد بەرپرسی ڕاگەیاندنی سکرتارێتی یەکێتی مامۆسایانی کوردستان. مامۆستا سوپاس بۆم دەرفەتە دەستت خۆش بێ ماندوومان کردی. مامۆستا با لە کەرکووک و دەست پێ بکەین. لە کەرکووک پرسی هاتنی موچەی مامۆسایانی خوێندنی کوردی لە چەمچەماڵەوە بۆ کەرکووک و نەگواستنەوەی بۆ بانکەکانی کەرکووک هەوڵەدانی حکوومەت و وەزارەتی پەروەردە بۆی ئەو کێشەیە چارەسەر بکرێ. ئێوە گەیشتون بەچی و یەکێتی مامۆسایان چۆن دەڕوانێتە ئەو پرسەوە بۆچی هەوڵتان نەداوە تاکو ێستا هیچ نەبێ کە ڕاژەی موچەی مامۆسایانی خوێندی کوردی ناگوازرێتەوە سەر بەغا هیچ نەبێت لە چەمچەماڵ بگوازرێتەوە سەر بانکەکانی کەرکووک تا لە کەرکووک وەربگیریە موچەکان. بەڵێ دەستخۆشیتان لەکەم ئێمە مەسلەی گواستنەوەی موچە ئێمە هەر لە بیدایەتەوە ئێمە داوامان کردن نەگواستنەوە بەڵکو گواستنەوەی ڕاژەی مامۆسایانی خوێندنی کوردی بچێتەوە سەر بەغا. بەڵام مەسلەی موچەکە زیاتر لە دوای 16 ئۆکتۆبەر پێشتر لە ناو کەرکووک وەرەگیرا بەڵام دوای 16 ئۆکتۆبەر ئەوە بوو لە هەولێر وەرگیرا مامۆسایەک و بەڕێوەبەرێکی زۆر کە لەو ڕێەیە ئەڕۆیشتن بۆ هەولێر تووشی کێشە و تەنانەت هەبوو گیانی لەدەستدا بێزگە تووشی پێکدانی سیارە و ئەوانە هات بە تایبەتی لە ڕێی تەقتەقەوە هەوڵێکی زۆرماندا لە کۆتاییە گوازرایەوە بۆ چەمچەماڵ بەڵام چەمچەماڵی چارەسەری کێشەکانی موچەی مامۆسایانی نەکرد چکە زۆر جا بە تایبەتی قەدەغێ هات چوو ئەکرێ مامۆسایان و بەڕێوەبەرەکان ناتوانن بچن و چەمچەماڵیش بەڕاستی ئەم ڕێی کە بینی کەرکووک و چەمچەماڵیش ئەمین نییە تۆ هەموو کاتێک نزیکەی تقریبان 474 قوتابخانەمان هەیە ئەم هەموو بەڕێوەبەرە بە یەک ڕۆژ ئەچێت و دێتەوە کێشەیەکی گەورە دروستە بێ پێکدادان بووە لە بینی سیارەکان بڵێن دەعامەوانە بۆ ئێمە لە هەوڵەکانە بەردەوام بووینە ئەوەش بوو کە پێش چەند ڕۆژێ
کۆبوونەوەمان لەگەڵ بەرپرسی بەڕێوەبەری قوتابخانەکان و یاریدەرەکان کرد داوا و کێشەکانیان جۆمان لیان ڕاگرت بەڕاستی بە تایبەتی لقی کەرکووک کێشەکان زۆرە یەکێک لەوانە گواستنەوەی پارە و موچەی مامۆسایان بۆ بانقی کەرکووک کە زۆر ئاسانە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمە ئەو کارە ئەنجام ناتاوەی لاتوان لە نووسنگەکان تەحویل بکرێ و بەڕێوەبەرەکان بچناوێ هیچ کێشەیەکیش نییە بەڵام هەتاکو ئێستا ئەوە نەکراوە و لە هەوڵیشین و یاداشەکەشمان بەرز کردوتەوە بۆ زیری پەروەردە بۆی چاوپێکەوتنیشیان لەگەڵ بکرێ بۆی بتوان ڕاژەکان یان هەر موچەکان هەر هیچ نەبێت لە کەرکووک وەرگتێ لە جیاتی چەمچەماڵ چونکە مامۆسایان دووجا زەرمەندن بە تایبەتی مامۆسایانی خوێندنی کوردی لە کەرکووک لەسەر کەرکووک گواستنەوەی ڕاژەی مامۆسایانی خوێندنی کوردی کەماوەیەک هەوڵی بۆ دەدرا گواسترێتەوە سەرناوەند ئەمە گەیشتووە بەچی مەسەلەی گواستنەوە ئێمە هەر لە بدایەتەوە لە دوای 2014ەوە ئێمە چەندین جا هەوڵمانداوە لە هەوڵەکانیش بەردەوام بووینەوە بەرزترین باڵای بەرپرسیارەتی لە هەرێم لەگەڵی دانیشتینەوە ئەم بابەتەمان باس کردووە بەڵام بابەتەکە ئەوەنەی کە ئێمە ئەزانین کە ئێستا ئاخیر شتەوەیە کە پەرلەمانتارەکان لیژنەی دارایی عێراق داوای کردووە لە وەزارەتی پەروەردەی عێراق کە ڕاژە و موچەی مامۆسایانی خوێندنی کوردی لە ناوچە دابێنراوەکان کە هەر کەرکووک نییە بگرە سنووری مەخمورە و خانەقین و ئەوانەیە کە داوای کردووە بگەڕێتەوە بۆی داتایەکیان لەبەر دەست بێت بۆیە ئێمە لێرە داوا ئەکەین ئەوەنەی مەسلەی گواستنەوەی موچەکە بە سیاسی کراوە ئەوەنە بە یاساوی دەستوری نەکراوە چونکە یاساوی دەستوریە حکوومەتی هەرێم ئامادەیە بۆ مەسلەی کێشەی موچە لە ماوەی ساڵێکە 18 جا بچێتە بەغا بەڵام لە مەسلەی خاک و گواستنەوەی مامۆستایان و کێشە نیشتیمانیەکانە تاکوی ئێستا یەک خاڵ باس نەکراوە بۆ ئێمە بەردەوامە بین و یاداشمان بەرز کردوتەوە و لە هەوڵی خۆمانیش بەردەوامە بین لەسەر هەرێمی کوردستان دەنگۆیەکەیە کە لیژنەی باڵای ئەوەی ڕوبەڕووبوونەوەی کورۆنەی پێڵەن لە هەرێمی کوردستان وەزارەتی پەروەردە وەزارەتی تەندروستیشی تایە بڕیار بدرێت کە خوێندنی ئەم ساڵ لە هەرێمی کوردستان کۆتایی پێ بهێنرێ ئێوە یەکێتی مامۆسایان چیتان پێگەیشتووە لەسەر ئەو پرسە و ڕای جەنابتان وەکو یەکێتی مامۆسایان وەکو سکرتاریەت چییە لەسەر کۆتایی هێنان بە دەوامی خوێندنی ئەم ساڵ ئێمە هەر لە بیدایەتەوە لە پارێکەوە وەکو یەکێتی مامۆسایان ئێمە پرۆژەمان داوەتە وەزارەتی پەروەردە کە خوێندنی بەڕاستی بە ئۆنلاین و ئەلکترۆنی هەر لە بیدایەت وتمانەوە فەشەل هێنێ بالفعل فەشەلی هێنا بەڕاستی لە دەڤەرێک دەخوێنرا تاڕادێ لە دەڤەرێک هەر هیچ سابێکی بۆ نەکرا و نەخوێندرا بۆیە وەزارەتی پەروەردە دانی بەو شکستەی خۆینا و داوامان کرد سێ ڕۆژ بە سێ ڕۆژ دەوام بکرێ بەڵام ئەوەی ئێستای دەنگۆی ئەوەیە کە خوێندن دواخرێمەوە یەکێتی مامۆستایان لەگەڵی نین بە هەموو شێوەیەک ئێمە دژی ئەو بڕیارەین لەبەرەوەی مەسلەی کڕۆنە نەگەیشتۆتە ئاسی مەترسیدار دووەمیش وەزارەتی پەروەردەویان وەزارەتی سەحا هیچ داتایەکی نییە چەند مامۆستا توش بووە چەند قوتابی توش بووە ئەوەی کە ئێمە زانیاریمان هەیە ژمارەیەکی زۆر کەمە لەلایەکی ترەوەژەوەنەی مەجالە درێ بە ئاهەنگەکان جۆرەها ئاهەنگی عشاعری و غەیری عشاعری واروها مۆڵەکان کراوەیە کافتریا کراوەیە بازار کراوەیە دایرەکان کراوەیە یعنی قەڵەباڵغێکی زۆر هەیە دوێنێ فیسیڤاڵێ لە هەولێر کراوە بە ناوی شانۆگەری و قەڵەباڵغێکی زۆرە ئەمە خێرە ناوەندەکانی خوێندن کراوەتە ئامانج بۆ ئەوەی دابخرێ نەخێن لەگەڵ ئەوە نین لەبەرەوەی هەتاکو ئێستا پۆلی 1 بۆ 11 نیو کۆرسی خوێندووە ئەوانەی دەرەوەی شار هەر نیان خوێندووە خێرە مەسلەی زانکۆ کە ئێمە دەستخۆشیمانەیە بۆ وەزارەتی خوێندنی باڵا کە بەردەوامە خوێندن لەوێ بەڵام پۆلی 12 بەردەوامە ڕۆژانە دەوامەکرێ ئەمە بەڕاستی ئێمە بەکارێکی ناتەندروست و ناپەروەردەی زۆر باش سیاسی لە پشتاگەر بە کورتی وەڵام بیتەوە مامۆستا بەڵێ کارەکە تەندروست نییە لەبەرەوەی هیچ پرسێ بە یەکێتی مامۆسایان ڕێکخراوەکان ناکرێ کە مادام پرس ناکرێ ئەمە کارێکی پەروەردەیی نییە سیاسیە و ئابوووریە و بە کەیفی خۆیانە کە ئەمە جێگای نیگەرانیە و هیوادارین ئەم کارە ئەنجام نەدرێت دیارەوەکو مامۆستا ئەحمەد باسی کرد ئەو گرفتانەی کە لە بەردەم پەروەردەن هەم ناوچە کێشە لە سەرەکان کە مامۆستایانی خوێندنی کوردی لە خۆ دەگرێت هەر هەرێمی کوردستان یعنی بە جۆرێک لە جۆرەکان لە نێوان شارەکان مامەڵە بە مامەڵەیەکی ناتەندروست بە خوێندن دەکرێتەوە لە کەرکووکیش بۆ ناوچە دابڕێنراوەکان و بۆ کەرکووک و بۆ حکوومەتی عێراقیش لە دوای تاقیکردنەوەکان قرار لەسەرەوە ئەدرێ ئایا خوێندن بەردەوام دەبێت لە دوای تاقیکردنەوەکانی کۆرسی یەکەم یا
بە تەواوەتی قوتابخانەکاندا دەخرێن. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان چیانووری، سپاس بۆ زانیاریەکانت. دەچینە لای ئەردەڵان محەممەد لە سلێمانی. ئەردەڵان سڵاوی خوای گەورەت لێبێ و گرنگترین زانیاریەکان لای تۆ چین؟ فەرموو. سڵاوتان لێبێ شەیدا مامەسا شوان. بەڵێ ئەمڕۆ دوو چالاکی هەیە، یەکێکیان بەڕێبەرایەتی گشتی ڕۆشنبیری و هونەری سلێمانی. ئەمڕۆ دیداری مستفا بەگی کوردی ئەنجام دەدات لە شاری سلێمانی، هەروەها لە ڕۆژی جیهانی لاوانیشدا شانۆیە گەنجامە درێ بە ناونیشانی پانۆرامای نیشتیمان. ئەمە دوو چالاکین کە ئەمڕۆ ئەمە لە شاری سلێمانی ئەنجامە درێ. هەروەها چالاکە وەرزشیەکانیش لە هەرێمی کوردستان تا ڕادەیەک کەوتۆتە دۆخێکی مەترسیدارەوە کە لە ماوەی پێشوودا یاریەکانی خولەکانی کوردستان بەهۆی ئەو شەڕ و ئاژاوی لە ناو یاریگاکان ڕوویدا و پەلاماری ناو بژیواناندرا. ئەمە دۆخێکی نەخوازراوی دروست کرد کەمەش وای لە بەرپرسانی یەکێتی تۆپی پێی کوردستان کرد کە یاریەکانی خولەکە بۆ ماوەی چەند هەفتەیەک ڕاگرن. ئەمە ژوای کرد کە جارێکی تر یاریەکان دەست پێکاتەوە. بەڵام ئێستا دۆخەکە پێچەوانە بۆتەوە بەهۆی هەڵەکانی ناوبژیوانان وەک یاریزان و ڕاهێنەر و کاپتنی یانەکان ئاماژەی پێم بۆتە ئەوەی کە زەرێکی زۆر لە یانەکان بدرێ، هەروەها زوڵمێک لە یانەکان هەدرێ وەخوان ئاماژەی پێدەدەن. بە تایبەتی یاری نێوان هەردوویانەی چەمچەماڵ و برایەتی کە لە شاری چەمچەماڵ بەڕێوەچوو ئەمە ژوای کردووە کە لە ئێستادا بەرپرسانی یانێ چەمچەماڵ داوای یاسایی لەسەر سافی ناو بژیوانانی یاریەکە تۆمار دەکەن یەکێتی تۆپی پێی کوردستان بە هۆکاری ئەوەی کە گوایە لە یاریەکەدا گۆڵی بۆ یانەی چەمچەماڵ هەژمان نەکراوە. ئەمە ژوای کردووە کە بە تەواوەتی یانەی چەمچەماڵ تووڕە بێ لەم بارودۆخە. هەروەک ئاگادارین بە پێ زانیاریانی دەست ئێمە کەوتووە بەشێکی زۆر لە هاندەرانی چەمچەماڵ بەنیازن بە پاس بڕۆنە شاری هەولێر و لە بەردەم یەکێتی تۆپی پێی کوردستان گردبوونەوە ئەنجام بدەن بە مەبەستی ناڕزایی دەربڕین لەسەر و بارودۆخە چونکە یاریەکە بەبێ گۆڵ کۆتایی هات. ئەگەر هاتەوە گۆڵە هەژمار کرایە کە یاریدەدەری ناوبژیوان ڕەتی کردەوە ئەو کاتە یانی چەمچەماڵ سەرکەوت بۆ قۆناغی داهاتوو. بەڵام لە ئێستا دەیانی برایەتی توانی ئەو بلیتە ببڕێ. ئەمەش ناڕزاییکی زۆری لە نێوان هەردوو یانی چەمچەماڵ و هاندەران و ڕاهێنەرە سەرۆکی یانەکە دروست کردووە. هەروەها لە شاری سلێمانی ژیانی پێشمەرگەی سلێمانی دەیەوێت گلەیەکانی خۆی دەیەوێت ئاسی خراپی ئاسی ناوبژیوانی یاریەکە لە یاری دێربی سلێمانی تا بەرامبەر یانی نەورۆز بگێنێت یەکێتی تۆپی پێی کوردستان کە لە ئاستی ناوبژیوانان ڕازی نەبوون. هەر بڕیارە لە ماوەی ئەم هەفتەیەدا دوا جەولە یاریەکانی خولی نایابی کوردستان ئەنجام بدرێت کە مەسیری یانی هەندرێن و یانەی دەربەندی خان لەم هەفتەیەدا یەکلاییە بێتەوە بۆ پێی هەر یانەیەکیان براوە بێ یاخو بە ڕێژەیەکی گۆڵی زۆر گۆڵ تۆمار بکە و کاتە بلیتێکی قۆناغی داهاتوو دەبرن. هەروەها لە میانەی یاریەکانی خولی تازە پێگەشتوانی یانە نایابەکانی کوردستان دوای ئەوەی هەر چواریانی شۆڕجە و ئارارات و ئاشتی و براتی گەشتنە ئەو قۆناغا یاری شۆڕژە لە یەکەم یاری هەدوانی لە یانەی ئارارات بباتەوە بڕیاریشە یانەی ئاشتی لە یاریێکی زۆر بەهێزدا میوانداری یانەی برایەتی بکات. ئەمەش لە خولی پلێکەکانیش ینی یەکێتی تۆپی پێی کوردستان توانی تری و پشکی ئەو خولە ڕاکێشێت و یاریەکان بە شێوازی چوون و هاتن ئەنجامە درێت کە چواریانە بەشدارە ئەوەی کە تایبەت بێ بە سنووری پارێزگای سلێمانیانی سەی سادقە. بەڵام بەهۆی ئەو گرژی و ئالۆزی لە یاری نێوان هەڵەبجە و سەی سادق ڕوویدا یەکێتی تۆپی پێی کوردستان سەرجەم یاریەکانی یانی سەی سادقی گواسۆ شاری سلێمانی و لە یاریگەی فەرماندەی تایبەت بەیانی پێشمەرگە ئەنجام دەدرێت. ئەمە ئەو چالاکە گرنگانەیە کە لەم هەفتەیەدا ئەنجامە درێت و لەم ڕۆژەوە چالاکیەکان دەست پێ دەکات. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئەردەڵان محەممەد، سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ زان پێم وان بێت شەیدا ڤیتێکمان هەیە دیارە لە وەرزی بەهارانە ناوچەکانی کوردستان بە گشتی وەروەها ئەو ناوچانەشیکەوە کۆمەڵێک بنەماڵی گەورە و هۆزی گەورەی لێە لە بەروێ بە شارە و لادیەکانە بڵاو بوونەتەوە دەگەڕێنەوە و زیاتر ئاشنایەتیان لەگەڵ یەکتر دروست بێتەوە یەکتر ببینەوە. ساڵانە دەبین لە ناوچە جیاوازەکان لە گوند و وەروە لە شارۆچکە و لە شارە جیاوازەکانە فستیڤال دەکرێت کۆبوونەوە دەکرێت بەجلی کوردی ئاڵوواڵاکۆ دەبنەوە بۆی خزمان زیاتر یەک بناسنەوە. هاوکارانمان ڤیتێکیان بۆ ئامادەکردوین لەسەر یەکێک لەو فستیڤالانە پێم وا بێ لە پارێزگای هەڵەبجەیە کەوا عشیرەتی نەوڕۆڵی فستیڤالێکیان کردووە ڤیتێک لەو بارەیەوە دەبینین.
برا خامد لا كلهم ويقرق الشوارع الشيق فستیڤالی نەوای نەورۆڵی بڕیارە بەڕێوە بچێت ژمارەیەکی زۆر لە چین و توێژە جیاوازەکان لێرە لە بناری باڵام بۆ کۆبوونەتەوە بۆ ئەوەی بەشداری ئەم فستیڤاڵە بکەن کە بڕیارە ژمارەیەک چالاکی جۆراوجۆر و کولتوری و کوردەواری تێیدا ئەنجام بدرێت. بەڵێ پێشەکی بە خێراتتانەکەین بەڕاستی ئەمە فیستیڤاڵێکی عەشەتی نەورۆڵیە بۆ پێکەوە ناساندنی بەتایبەتی عەشەتەکانی حەوزەی شارە زوور کۆمەڵێک نەوەمانەیە یەکتری ناناسێت بەڕاستی لەم جۆرە فیستیڤاڵانە زیاتر دەموچاوەکان بە یەکتر ئاشنا بێت زیاتر خۆشەویستی لە بینی دێکانی نەورۆڵی و ناوچەکە بەتایبەتی دروستە بێت بەڕاستی ئەمەش ئەم فیستیڤاڵەکە دروست بۆ زیاتر دڵخۆشی خەڵکی ناوچەکەیە و شتێکی جوان و پیرۆزە و کولتورێکی عەشایری ئەمەش لە ئەسب سواری و لە هۆرە و بەڕاستی لە گۆرانی و ئەوانە پێکاتووە. ئەمە شتێکی جوانە و ئەمە شتێکی کەلتورێکی جوانە و ئێمە بۆ خۆمان وەکو عەشەتی نەورۆڵی شتێکی زۆر بە نمونەیەکی جوانمانزانێ و بە کەلتورێکی جوانمانزانی عەشەتەکەمان زیین و هەم خەڵکی چوادەورەکە لە خزمەتیان نابووین هاتوونەتە ئێرە و بە خێراتنی هەر هەمیانەکەین و بە خێراتنی بەخێمە سەرمان و سەر چاومان و شتێکی جوانە و یەکتری ناسینە لە نزیکەوە و ئێمە پێشکی بەخێر بێن یاخوا سەر چاو ئەم کەلتورە ئەم جلانە ئەم خنجەرە ئەم بڕنەوە لە باو باپیرانمانەوە هەبووە لە 100 ساڵ پێش ئێمەوە هەبووە هەتاوەکو ئێستا ئێمەش پەیڕەوی ئەو پرۆگرامەی ئەوەی باو باپیرانمانەکەین ئێسەیش زۆر مەمنونی ڕێز عەشەتەکانمانەکەین لێرە لە هەموو گوندەکانەوە هاتون بەم فیستیڤاڵە بۆ نێوکردنەوەی کەلتوری ئەم جۆرە بەرامانە. ئەم جۆرە فیستیڤاڵانە ئەم کەرنەڤاڵانە بەڕاستی بۆ ئاوەسانی هات تەماشەکە ئەم هەموو چاو دەم و چاوە جوانە بە یەک شا دەکاتەوە یەکتریە بینینی وایە مەسەلا 15 ساڵ یەکتری نەبینیوە ئیسەر لەم کەرنەڤاڵانە یەکتریە بینێتەوە شادەیەتەوە بە یەک و زۆر پێ خۆشحاڵیشە و اینجا ئەو کوردشەوە کوردەوانیشە بینی ئەو خەڵکە بەڕاستی گەنجەکانمان زیاتر پێ خۆشحاڵترن تا پیرەکانمان یعنی زۆریان پێ خۆشحاڵ لە جوانانە لە بینانە هیوادارم هەموو کەسێک چاوکە لەم جلە جوان و لەم کۆبنەوە جوانانە وەڵای قوربان ئەمە برنەوی ڕەخەم حەڤەی ئەڵمانیە و اینجا هەروە بێتەوە دەمانچەیە و اینجا خەنجەری دەوانە و کیسە و سەبیلە مەسەلا ئەمە کیسە و سەبیلەوەسەوە داجگەرەیە مەسەلا جگەرەمان پێ تێکرد و جگەرەمان پێخۆن ويقرق الراكد يا سقايا وين شو خرج والله زۆر خۆشەوە لە پارە زیاتر خەڵکۆیە وەنە بە جۆش و خۆشیکەوە هاتۆتە دەرەوە با هیچ کەس ناتۆ دەرە بە وەنەی نەخۆشی و کۆرۆناوانە زۆر خۆشە موساڵە بکرێتەوە بۆ یەکتر ناسین و ئەسب سواری و زۆر خۆش عینەوەکانمان بە بزان کە ئەوەمان هەیە وڵایی هەمووی زۆر جوان سابراڵی ئەم سەردەمە نازانێەوە مەشکەیە و یعنی ئەو شتانە هیچی نەبینیوە لێرە بیبینە باشترە هەموو ساڵە بکرێتەوە والله هەمووی ئەمە زیاترە و شتەمسان زۆر بەڵامە جوان سەرەتا بە خێراتتانەکەم سپاس بۆ ئامادەمتان وڵا ئەمڕۆ ڕۆژێکی زۆر خۆشە پیرۆز بێت لە هەموو لایەک ئەم بۆنەوە فیستیڤاڵانە پێویستە ساڵانە بکرێت زۆر پێویستە هەر بۆ ئاشنابوونی یەکتری و هەم بۆ یەکتر ناسین و پێویستە ئەم گاسنانە بکرێت شت نییە هەر یعنی تایبەت بێ ئەم فیستیڤاڵە تایبەت بێ بە
عشرەتی نەوڕۆڵی ئەم بۆ هەموو عشرەتەکانە هەموو کەس ئەتوانێ بێت بۆ هەموو کەسێکە هەموو میوانەکان دەتوانن بێن و بە خۆشحاڵی و هەر کەسێک شاتوێ خۆشحاڵی ئێمە وەکو عشرەتی نەوڕۆڵی براتری قایدەوەیەوەنچێ وەڵا ئامانجمان برایەتی و یەکتر ناسینی زیاتر و کۆکردنەوەی خەڵک لەم شوێنە دڵگیر و خۆشا و لە دوایی ئەم پەتای کۆرۆناکە خەڵکێکی زۆری ماوەیە کە کردوتە ژوورۆ و خەڵک یەکتر نابینێ و ئێمەش ئەمەمان بە فرسەت ێزانێ کە هەموو خزمان لێرە کۆ بکەینەوە هەموو خزمان و دۆستان. ساتێگەنایەوەی نومەیە شمانە ساڵەیەگایە ئەزان دووبارە سڵاوتان لێبێ لە ناو سروشتی جوانەکەی کوردستانەوە ئینەوە سەرباسێکی تری هەر کوردستان خاتونکی نووسەر مامۆستا شیلان حاجی شەریف کتێبێکی نووسیوە بە ناوی ناکۆکی و شەڕی ناوخۆیی پارتە سیاسەکانی کوردستانی باشوور لە ساڵانی 1975 تا ساڵی 1992. ئێستا مامۆستا شیلان بۆ خۆی لای ئێمە میوانە. مامۆستا زۆر زۆر بەخێر بێن. زۆر بەخێر بێت. پێشەم شتێک پیرۆزبای لێکەین بۆ ئەم بەرهەمە ئیشەڵا بەرهەمی زیاتر و پێما بە پێشتریش هەر بەرهەمتان هەبوو هەبوو بەس وەکو کتێب نامەیەکەمە وەس لە ڕۆژنامە و گۆڤارەکانە هەبوو. فکری ئەم کتێبە چۆن برارەدا بینوسی وەروەها ئەو لێکۆڵینەوەی کە پێشتر هەت بووە لە قۆناغەکانی خوێندن بیکەیتە کتێبێک وەروە لە چوارچێوەی ئەم بەرگەیە بڵاویکەیتەوە. سەرەتا کتێبەکە نامی ماستەرە نامی ماستەرە ماستەریش زۆر جار لە زانکۆکانە کە ماستەرە بێ هەر بۆ دەرەجە و بڕوانامەیە بەڵام من هەر یەکەم جار کە ناونیشانەکەم هەڵبژارد ویستومە چاپیشی بکەم بۆی بە پێویستم زانیوە ئەو ناونیشانش کە ناوکۆکی و شەڕی ناوخۆیی زۆر زۆر پێویستە لەبەر ئەوەی ئەم حەدەسەی کە من باسیەکەم یان ئەو زەمەنەکە لە 75ەوە دوای هەتا 91 و ڕاپەڕین بارودۆخێکە شاراوەیە بە تایبەتی لەنەوەی نوێ بەڵام زۆرترین شەڕ و زۆرترین قوربانی لەو زەمەنەیە ڕوویداوە تا 91 زۆرترین قوربانی کە ئێمە نازانین زۆرترین هەریش کە لە دەست درابێ هەر لەو زەمەنەیە بووە بۆیە بە پێویستم زانیوە و زۆریش پێوەی هیلاک بۆمە تاکو و خەڵک پێی ئاشنابێ بۆ مێژووە. ئەمە هۆکارەکەی تەنها ئەو بوو کە ماستەرەکەت بۆ نووسیوتەوە یاخود چه هۆکارێک چ پاڵنەرێک وای لە تۆ کردکە وەکو خانمێگەم کتێبە بنووسیتەوە چکە بەڕاستی زۆر دوورە لەگەڵ تەبیعەتی خانمانە. وەڵای وەکوەوەی کە ئینسان کە شوێ ناو خوێندن و بە تایبەتی مێژوو تۆزێ عادەتەن باسی شەڕۆشتانی زیاترتیایە سەیریشم کرد هیچی ماستەر وشت چکە خۆم لە زانکۆ لە کتێبخانم کە بینیومە هیچی وەک هەیە ناکۆکی دووشت یان زەمەنێکی کەم بەڵام هیچی ئاوا لەو زەمەنە و لەو مێژووە نییە و هەستیشم کرد نەبووە و زۆریش پێویستە وەک باسم کرد زۆر پێویستەکە بە باس بکرێت وەکو مەزدەرێک بۆ خوێندکاران مەسەڵ بە مێژووی زۆر ساڵی 75 کوردستانی باشوور بەدیێ چکە بارودۆخێکە بەڕاستی قوربانی زۆری تیا دراوە بە ناوی نەتەوە و کوردایەتیەوە سیرەکەی حیزبەکان ئەم هەلایان قۆستۆتەوە ئێمە گەربین سەیری فەلسەفەی کۆمەڵایەتی بکەین فەلسەفەی کۆمەڵایەتی باسی خێڵ و خێڵایەتیمان بۆ ئەکاب خێڵ کەوا دەمارگیرە و
تعسوبی هەیە لەسەر بچووکترین شت گەورەترین شەڕەکە ئامادەیە لەسەر کەمترین شت گەورەترین قوربانی بدە بەڵام ئێمە کورد دیسان حیزبەکانیش ئەم سیفەتی خێڵاتی زاڵ بۆ بەسەریانە و کورد دیسان جارێکی بە ناوی حیزبایەتی و دیسان ئەو تووشی ئەو شەڕ و پێکدادانە بووە. زۆر باشە مامۆستا بەڕێستان وەکو لێکۆڵەرێک نووسەرێک بەتایبەت لەو بارودۆخەی کوردستان هێز و پارتە سیاسیەکان زۆرە بن ئالۆزیەکان زۆرن گرفتەکانی لێکۆڵینەوە نووسین لەو سەردەمەیە مەسەن چین سەرچاوەکان دەقیقێن مەزدەرەکان نەشێوێنراون سەرچاوی دەستە یەک دەست ئەکەوێت بۆ ئەو قۆناغە مێژویان بۆم لێکۆڵینەوەیە پشتان زیاتر بەچی بەست خۆی زیاتر توێژینەوە پێویستی بە سەرچاوە و چاوپێکەوتنە سەرچاوەکان بەڵێ هەبوو بەڵام زۆربەی ڕاستیەکانی شاردووەتەوە بە تایبەتی لە دەڤەری سەوزتۆزێ باشتر ینی جۆ هەمان بووە زۆر بەڕاشکاوانە باسی کردووە و پەشیمانیشە لەو شتە بەڵام هەشمانە کتێبمان هەیە بیرەوەریە باسی کردو و شەڕەکەی بە حەقزانیوە ئەوە زۆر ناخۆش بۆ کاتێکە توێژی لێکۆڵەرەوە کە سەیری ئەکات شەڕێکی نابەجێ ناحەقراوە لێشی پەشیمانی و بە شانازیشی ئەزانێ لەبەرەوە ئەوە یەکێ لە گرفتەکانی من ئەوە بوو کە ڕاستیەکان زۆر جار شارا بووە دووش خستون لە کتێبچکە بەداخۆ بەپێی توانە کردومە بەپێی توانە ئەوەی سەرچاوی لەبەر دەستما بووە و چیشم دەستکەوتووە نووسیمە لە لێکۆڵینەوەکە بەس گرفتێکی تریش ئەوە بووە چاوپێکەوتنەکان یان چاوپێکەوتنەکان هەبووە وەتیشیان پێم داوە بەڵام سەیرم کردووە کە باسم کردو وتومە ناکۆکی و شەڕی ناوخۆی ئەو نەبوو ئەوە چەند جارێ تەلەفۆنم بۆی کردو تێتی کاتم نییە خۆیان لاداوە هەش بووە ئامادەی دەربڕیوە و تێتی وەرە قسەت بۆ ئەەکەم بەڵام سەیری کتێبەکانیم کردو لە کتێبەکانە چی بووە هەر ئەوەم پێ ئەڵێ ئیتر پێویستی نەکردووە بچم سەری لێبم لەبەرەوە ئێستا توانین بڵێن لەم کتێبەیە هەموو ڕاستیەکانە بە تەواوەتی خستۆتە ڕوو هیچ شتێک گومانی تێدا نیە ئەخر وەکوتم بەپێی سەرچاوەکان بڵێ بەپێی سەرچاوەکان هەمووشی باس کردووە ئەو بە تایبەتی ئەو دوو ببوورە لە قسەکانی خۆتەوا دەردەکەوێت کە لە وەرگرتنی زانیاری لە هەندێک سەرچاو خۆت گومانت لا دروست بووە گومانم لا دروست نەبووە لەبەرەوەی سیرم ئەگەر زانیاریەک لە چەند سەرچاوە نەم خوێند بێتەوە نقڵم نەکردووە یعنی بە تەنیا یەک سەرچاوم نەکردووە بەین چکە زۆر ئەمە شتێکی حساس بووە کە من بڵێم فلانە کەس ئەمری بۆ شەڕە کردە یان دیلی کوشتووە سێنم کە لە چەند سەرچاوە خوێندومەتەوە اینجا توانیمە بینوسم خۆی بامۆستا بێکمان ڕاستە ساڵانی 1975 گەچی لە ڕووی ژمارەی ساڵەکانەوە ڕەنگە ئەوەندە زۆریش نەبێ بەڵام ئەو ئالۆزی و گۆڕانکاریە سیاسی و سەربازیانە ڕەنگە وا بکە بەشێک لە نووسینەکان لەو کاتەیە فەوتا بنیان بەشێک لە شایەت حاڵەکان لە ژیانان نەمابن بەڵام یانێ توانین بڵین مەزدەری دەستەیەکت دەستکەوتووە بۆ نووسین مەزدەرەکان زۆرن تقریبان 138 سەرچاوم بۆ دەستکەوتووە مامۆستا یانێ خانمێک کاتێک کە لێکۆڵین دۆکا بە تایبەت لە بواری مێژوو دەواازەیەکی فراوانە وەروە پانتایەکی زۆری هەیە دەیان بابەتی تر هەیە بەڵام توانم بڵێم تۆزێک ئەم تایتڵی تۆ سیاسیان هەیە یعنی بە دیاریکراوی چی پاڵی پێوەنە ئەم تایتڵ هەڵبژێری چکە زۆر حساسە بە تایبەت ئەوانەی کە لە بواری مێژوو شارەزان دەزانن ئەم قۆناغی سیاسی سەربازی کوردستان ئاڵوگۆڕ و ئالۆزی زۆری تێدا بووە ئەنی چی وا لێ کردی بچی ئەم با بڵێن سەرێشەیە بۆ خۆت ئینکەسڵ پیرۆزەکە من شتێک لە دڵما بوو لە کاتێک کە تەلەبەی پۆلی شەشی عدادی کەی ساڵێن دوانزەیە لە 94 یەکەم تەقەی شەڕی ناوخۆ بوو کە ئێمە دانرا بووین خۆمان ئامادەکەین بۆ ئەمتیحانەوە بوو دواکەوت یعنی ڕەنگە بڵێ من خۆم یەکەم کەسی شەڕی قوربانی شەڕی ناوخۆم بەڵام سەیرم کرد لەم دوایە کە سەیرم کرد ئێمە پێشمەرگەمان زۆر بە کە مناڵ بووین پێشمەرگەمان زۆر بە پیرۆزە زانی یان سەرکردەکانمان زۆر بە پیرۆزە زانی
یان کە باس سەیری ژمارەی شەهیدەکانی حیزبەکانەکەین وازانین هەمووی لە شەڕی بەرگری دژی حکوومەتی عێراقی بووە بەڵام دوای بۆم دەرکرد ئەو شەڕی کە لە ناو شارە لە 94 شەڕی ناوخۆ دەسی پێکرد لە شاخەکان زۆر بە سەختتر و خراپتر بە ئاڵۆزتر دەسی پێکردووە زیاتر ئەوە ڕەنگە بڵم هانیا بێم زۆر باشە ئەخات و شیلا لە نووسینی ئەم کتێبە تا چەند ڕەهەندی سربەخۆبوون و بێلایەنی هەڵبژاردووە وڵی ئەوەی بیخوێنێتەوە هەست ئەکا بەڵام یەک شت هەیە زۆر جار ڕەنگە بڵم سەرپەرشتیارەکەشم کە ماسا کامەران بووە ڕخنەیەکی لێم گرتووە ئایا تۆ زیاتر هەنێ سەرچاوت بەکار هێناوە بۆ سەرچاوەکانت وەرگرتووە مەسەرەن سەر بەلایەنێکە بەڵام من لە وێشان لە پێشەکێکەشە هەر نووسیومە یعنی من چی بکەم وەکو باسم کرد لایەنێک نەیتوانیوە یعنی حیزبێک هەیە هەر لە شەستەکانەوە خەریکی شەڕی ناوخۆی و ئەو سەبەب بووە بەڵام هیچ ئازادێکی نەداوەتە ئەندامەکانی چونکە نەیوێت ئەو ئەندامانە ئەو سەرکردانە نەیانتوانیوە ڕاستی بدرکێنن ینی من لەوە زیاتر یعنی بەڵام هەشمانوتمان حیزبان هەیە کراوەیە ڕاستە خۆی لایەنێک بۆ لە شەڕەکە بەڵام ئەو سەرکردانی کە بەشدار بوونە ئیتر من بەپێی ئەوەی ئەوان وەرم گرتووە ڕاستیەکانیان درکانوە لەبەر ئەوە زۆر جار کە پێمەڵێن لایەنگر بڕاتان بێت جگە لە بێلایانی هیچ شتێک نەبوو جگە لە ڕاستی هیچ شتێ نەبووە بەڵام وەک باسم کرد هەنێک سەرچاوە هەیە سەر بە حیزبێکی ترەکە من ئەوانم زیاتر بەکارهێناوە مۆزوعەکە سەرچاوەکان زۆر بوونە بۆیە ئەوم بەکارهێناوە خۆی مامۆستا بێگومان ئەو مەزدەر و ئەو شاید حاڵانش لە ڕابردووە هەر خۆشیان بەشێک من لە پرۆسی سیاسی و لە لایەنگری ینی بەشێک ویش بوون لە شەڕەکەی نییە گەر تۆ لایەنێک مەسەلەن کە خۆی بەشێک بۆ لە بابەتەکە و وەکو سەرچاوە بەکاری بێنم بۆ نمونە ئێستا شەمانە یعنی لە هەنێ شتی مێژووی هەیە کە قسەی زۆر لەسەر کراوە من پرسیارم لە یعنی کەسێکی زۆر سیاسی کە زۆر ئێستاش هەر قسە ئەکات پێم و تۆ فلانەشت جوابی نەبووە وتومە بۆ یعنی کە مقابلم کردمە بۆ جوابینی و تێتی کاتی نییە وتمە ئەخر بەرپرسیاری لە مێژوو تۆ بەرپرسیاری ئەبێ و ڕاستیە بدرکێنی یعنی تێتی ڕەنگ هەڵی کرد پێ بۆ دوای مردنەکەی یعنی کەواتە ئێمە بێ بزانین ئیستاش هەر ئازادیمان نییە کە ئەو ئەندامانە هیچ ئازادیشان نییە بۆ نووسینێ لە نووسینی ئەم کتێبەیە شەڕی هەموو حیزبەکانە باس کردوت یاخود تەنها شەڕی دوو پارتی سیاسی دیاریکراوە ناخۆی شەڕەکە زۆر گەورە بووە ڕاستە جەلالی و مەلایی لە شەستەکانەوە کە شەڕی بڵێن تازە کە ڕوویدا بێت لە جەلالی و مەلایی بووە بەڵام لەوانەوە سەری کێشاو بۆ هەموو حیزبەکانی تریش تەنانەت ئیسلامیەکانیش هەمووی لەم کتێبیان هەموو لەو دەتانەوە تو یەک تا ڕاپەڕین مامۆستا ئەم بەرهەمە بۆ کتێبخانەی کوردی وەکو نووسەر پێت وایە بتوانێت کلێنێک بێت وەروەها تەجروبەیەک بێت بۆ ئەوانشی ئێستاکە لە ساحەی سیاسین بۆ توێژەران تاوەکو بەرچاوڕوونیەک بێت ئەزمموی ڕابردوو لە داهاتوو دووبارە نەکەینەوە یان ئەو ڕاستیانەی لەوێ هەن ڕەنگە بەشێک لە لایەنەکان وەکو خۆشت باشت کرد بەداخەواڵێن پێمان ناخۆشە و لەوە سەختریژەوەی هەنێکیان نەڵێن حەق بووین و ئەو ناحەقەش بە حەقەزانن خۆی باسکردنی ئەم جۆرە شەڕ و پێکدادانانە زۆر گرنگە بەڵام لەگەڵ ئەوەشە تا ئێستاش ئێمە تەسیری ماوە لەسەر گەلی کورد یعنی بۆ نمونە لە بەسیترین بەیاننامەیە ئەترسین دووبارە بێتەوە کەواتە کورد هیچینێکی یعنی لەو شەڕانە هیچینێکمان وەرنەگرتووە ئێستاش ئامادەیان هەیە وەکو وتموەکو خێڵەکی ئێستاش ئامادەیان هەیە لەسەر بچووکترین شەیان لەسەر شتێکی شخصی خۆیان مەسلحەتی خۆیان بتوانن ئەو شەڕە دووبارە بکەنەوە بە ئیستاشەوە یعنی بە ئیستاشەوە سێرێکی زۆر جار بەیاننامە کە ئەبێیان گرژی و ئالۆزیەکە بێ زۆر جار زۆنەکان دابەشەکرێت سەیتەرە ئەوە بەڵام دایەخرێ ئەوە خۆت خۆمان شاید حاڵین بەڵام وەکو ئەوە کە باس کرێ وەک من وەک باسم کرد پێویستیەکە کە باس کرێ بۆنەوەی داهاتوو چکە یعنی ئێمە زۆر جار لەو کتێبەیە باس کراوە هەندێ سەرکردەمان هەیە زۆر بە پیرۆزمان زانیوە بەڵام سیرێکی کە گەر بینە بچینە ناو ژیانیەوە لەو زەمەنە لە کاتی شەڕی ناوخۆ قێزەورترین کارکتەری هەبووە
لە شەڕی ناوخۆیان سێرەکەی خراپترین فەرمانی کردو بە پێشمەرگەکانی دژی پێشمەرگەکانی لایەنێکی تر. کەواتە بزانین گرنگترین کاریگەریەکانی شەڕی ناوخۆ چی بوون لەسەر ئابووری و زانستی و لایەنی کۆمەڵایەتی لە خۆلانی کۆمەڵایەتیەوە هەمومان نەزانین بە ئیستاشەوە ڕەنگە دووشبنایەتی دووبەرەکی ئەم شتانە هەبووە. من ڕەهندێکی ترکە باسم کردووە کاریگەری هەبووە لەسەر ئەدەبی کوردیدا. ئەگەر ئێمە بگەڕین بەناو ئەدەبی کوردیا سێرەکەین زۆربەی ڕۆمانەکانمان باسی ئەو شەڕە ئەکات یان زۆربەی شاعیرەکان هەمانە هەر دیوانی هەیە بە ناوی شەڕی براکوژیەوە کە ڕەنگە زۆرمان نەمان بیست بێیان نامیلکەی هەبووە بەڵام بڵاپەشێو لە هەر هەمووی زیاتر یان هەژار موکریانی هەر دەورێکی کاریگەری هەبوو لە هەڵگیرساندنی شەڕی ناوخۆیە ینی شاعیرێکی دەربار بووە بە ئاشکرا لایەنگریەکێکی کردو و دژی لایەنێکی تر شعری نووسیوە کەواتە ئەم شەڕات تەئسیری کاریگەری هەبووە لەسەر ئەدەبی کوردیش لەسەر ئەوە زیانە مادیەکانیشم هەر باس کردووە زیانە گیانیەکان قوربانیەکان بە ئیستاشەوە نەزانراوەکە زیانە قوربانیەکان زۆرە بەڵام من لە دکتۆر مەحمودم پرسی زیانەکانە دیاری کردووە نەمتوانی وەکو داتا دیاری کەم چکە داوام کردووە نەیان داوە پێم یعنی داوام کردووە لە لایەنەکان دەین نەیان داوە پێم وتیانە تەنانەت من ئەو کەسی کە لە یەکێتی کە زۆر مۆعیدیشم لەگەڵی هەبوو وتی ئەبە ئەمانەتەوە بە مام جەلال و کاک نەوشیروان پێمیانتە نابێ ئەو داتایانە ئاشکرا بکرێت لە ڕووی دەرونیەوە چ کاریگەریەکی هەبووە لەسەر تاکی کورد ئەم شەڕ لە ڕووی دەرونیشەوە یعنی ئەگەر بیخوێنیتەوە ئەزانی تۆ بێنە بەر چاوی خۆت لە گوندێکە سێ لایەن شەڕەکە مەسن لە لایەنێک 5 کوژرێ لە لایەنێک 7 کوژرێ لە لایەن 4 ئەکوژرێ هەمووشی بەجلی پێشمەرگایەتیەوە هەمووشی بەناوی کوردایەتیەوە لە گوندێکە شەڕەکە کراوە ئەبێ لایانی دەرونی ئەو خەڵکی ئەو گوندە چی بوو بێت ینی بەهر لە قوربانیەکان هەبێت بەڵێ من بیستومەڵێن هەر بەڕاستی کە بڵێن شەڕی براکوژی دوو برا هاون لە دوو سەنگەری جیاوازە بۆ منە دکتۆر فایق گوڵپیڵێ من براکەم یەکێتی کوشتی بەڵام پارتی بۆ یەکێتی کوشتی بەڵام هەر خۆشی چۆ ناو یەکێتی یەکێتیش کوشت بووی بۆ ئەڵە لە بەروی بیر و باوەڕەکەی ئەوانم زیاتر بەدڵ بووە زۆر باشە ماوەسا من پرسیارێک زانستیانە لە ناوەڕۆکی کتێبەکە سیرترین ڕوودا و یان با بڵێن بابەتێک کە ڕەنگە پێشتر لە دیدگای خۆشت پێدوا بوو بێ نوعێکی ترە و ئێستا بە شێوازێکی تر بوو سەیرترین بابەت بە درایکراوی لە نێوان لە شەڕی ناوخۆ لە شەڕی نێوان پارتە سیاسەکان چ ڕووداوێک زۆر سەرنجڕاکێش بوو بۆت کە ڕەنگە پێشتر بە وێنایەکی تر بۆ ئێمە یان گێڕابێتەوە بەڵام کە ئەچی لێ کۆڵینەوەکی بە شوێن مەزەرەکان ئاگەڕی سەرێکی شتەکەوانیەوە بە جۆرێکی ترە کارەساتی هەکاری کارەساتی هەکاری زۆر کارەساتێکی دڵتەزێنە بڵم ئێستاش حقم نییە بەسەرەوە ینی وەکو لایەنگر وەکوەوە بەس وەکو کوردێک بیخوێنیتەوە وەکو ڕووداوێکی مێژویان وەکو کوردێک ینی هیچ بێبێلایەنە بیخوێنیتەوە ینی دڵت ئەبێ بە نازام دڵە بێ بە ئاو کە تۆ سیرەکەی لە ناو بەفرا لە قەندیلەوە 1000 پێشمەرگەکە نیوەی بێچەک بۆ بچێت چەک بێنێ بڵێ نێکێتیڵێت بۆ چەک هێنایەنە تۆ بچی عشیرەتی تورکیایان لێ هاان بدەیت و بە برسێتی تقریبن 2 مانگ بە پێ و بەمە و بڕۆ ینی 6 کەس لەو هینە دەربچن لەو 1000 هەمووی نەکوژراوە بەڵام زۆربەی تەسلیمی حکومەتی عێراقی بووەوە کە ئەو بۆچی ڕۆیوە بەڵام هێندە ساغڵەت کرا بوو تەسلیمی حکومەتی عێراقی بووە زۆر بەشی کوژراوە زۆربەی ڕقەوە بوو لە ناو بەفرا کارەساتی هەکاری ڕەنگە بڵم لە ژیانمە لە دڵم دەرناچێت و زۆریش تەئسیری لێم کرد گەورەترینیش بوو نەکراوەتەوە لایەنەکان زۆر بەڕوونی گێڕاومەتەوە بە پێی سەرچاوەکان گێڕاومەتەوە بە پێی ئەو قسانەی کە ئەوان چیان وتووە بڵێن یەکێتی مەبەستی چی بووە کە بەرەو ئەو سێ گۆشەیە چووە پارتیش بۆچی کردوێتی ئەو شەڕی دروست کرد ناکۆکی نێوان پارتە سیاسیەکان هۆکاری چی بوو کە گەیاندێ شەڕی ناوخۆ هەروەکو ئێستا چۆن بەرژەوەندی شخصی نەبێ هیچ شتێتر نەبووە تەنها بەرژەوەندی شخصی هەبووە بۆ نمونە حیزبێک بڕای بۆ نەبووە حیزبەکانی تر چکە شەڕی ناوخۆ زیاتر لە ئەو زەمەنی کە باسی یەکەم لە دوای 75ەوە کۆمەڵێ پارتی تر دروست بوون تەنها پارتی لە 64ەوە تا 7 دوو شەڕەکە لە نێوان دوو باڵبوو لە نێوان لە ناو حیزبی
لەناو پارتی دیموکراتی کوردستانە بوو بەڵێ باڵی ئەو دوانە واتە هیچ دەستێکی دەرەکی لە پشتەوە نەبوو نابەت شخصی بووە بەڵام دوای کە سێرەکی شەڕەکە بۆ زیاتر گەورە ئەبێتەوە لە 75 کۆمەڵە حیزبی تر دروست ئەبێ پارتی بڕای بە حیزبی سەردەستە هەبووە بڕای بەوانە نەبووەکەوە ئەمان بۆ خەبات هاتنیانەوان و ئەوانشی کە دروست بوو نەبڕوان بە پارتی نەبووە بە چکە بە هۆکاری هەرسێنانی 14 ساڵ شۆڕشی ئەیلولیان دزانیوە بۆیە حیزبێکی تریان دروست کردویستیانە بە جۆرێکی تر خەبات بکەن لەبەر ئەوە خەباتەکەیان بووە بە شەڕی ناوخۆ بەداخەوە مامۆستا شیلان وەکو توێژەرێک کاتێک ئێمە دەچینەوە بۆ 35 ساڵ بۆ 40 ساڵ لە ڕابردووی خۆمان دەمێ مەسەن لێکۆڵینەوە بکەین چەندێک گرنگ بوو چەندێک باش بوو نووسەرێک لەو ڕۆژەیە لەو کاتەیە یاداشتەکانی بنووسایەتەوە یاخود بڵاوی کردایەتەوە لایەنە و ئەگەر ئەم وێنایە بێنینەوە بۆ ئێستا دەمەوە بزانم کۆمنتەوە لەسەر گرنگیدان بنووسین ئەگەر ڕووداوێک ئەم ڕوودا و ئێمە بینوسینەوە ئیدی بۆ 20 ساڵ و بۆ 100 ساڵی با بڵێن داهاتوو مەزدارەکان ناتوانرێ بشێوێنرێت چکە لە کاتی خۆی لە ساتی خۆی دەنووسرێنەوە نەوەگەوەی من سپەی بە ئارزوی خۆم بیگەڕمەوە چکێم بەدڵ بوو لای یەکێک لە کێشەکان منەوە بوو چەند گرنگە نووسین گرنگیدان بە نووسین یەکێک لە کێشەکانی من ئەوە بوو هیچ شوێنێک نەبوو کەوا بایەغ بەم جۆرەشتانە بدە ئەوەشی کە لەو زەمانەیە کە نووسێتەوە ڕۆژانە یاداشنامەکی خۆی نووسیوەتەوە لێمڕۆ لێرەوامان کرد لێرەوە یان ئەو شتەمان کردووە ژیانی شخصی خۆی نووسیوە بەڵام ئەوەی کە لە دوای ڕاپەڕینەوە هەندێک سەرکردە یاداشتەکانی خۆیان نووسیەوە من زیاتر ئیسفادەم لەوە کردووە زیاتر سوودم لەو یاداشتانە بینیوە ئیتر ئەویش خۆی ڕاستیەکانی شێوانوە یان نەیشێوانوە خۆی و خۆی بەڵام وەک باسم کە ڕاستیەک ئەگەر لە چەند شوێن باس نەکرابێ باسم نەکردووە نووسینی ئەم کتێبە بۆ خانمێک تا چەند ناڕەحەت و گرفت هەبوو لە بەردەمتا وەکو گرفت ئەم کتێبە بۆ خانمێک قورسە بەڵێ وەکو گرفت زۆر بوو وەکوتم نەبوونی سەرچاوە نەبوونی پاڵ پشت کە زۆر کەس بڕاتان بێ پێرێکەش کە کتێبێکم دا بەیەکیوتی چۆن ئەمەد کردووە ناترسی ینی ترسانومیانە زۆر جار لە زۆربەی شوێنەکان کە داوام کردووە وتومە سەرچاوەیەکم بنێ بۆ ئەو فلانشتمە ترسانومیانە بەڵام پەشیمان نەبێتەوە بەڵام لە هەمووی ناخۆشتر کاریگەری دەرونی زۆر هەبوو بەسەر منەوە زۆر کاریگەری دەرونی هەبوو زۆر جارکە ڕووداوێکم خوێنێتەوە چەند ڕۆژ لە مێشکما بووە و ئێستاش هەنێ ڕووداوی تیا هەیە بە تایبەتی ئەسیر کوشتنەکان لە ڕەمەزانە وڵانە هەموو جارێکە دووبارەم کردوتەوە وەکو هەڵەچنیش بێت نەمتوانیەوە گریاوم بووی لە کتێبخانەکانە چۆن پێشوازی لەم کتێبەوە کراوە بە چ ڕێگەیەک توانیتە بڵاوی بکەیتەوە وەکو هین لەبەرەوەی پێشەنگای نێودەوڵەتی بوو دام بە کتێبخانەی سارا ئەوان ژمارەیەکی باشیان لێ بڵاو کردەوە سوپاسی پەیامی شەکەم لێرەوە کەوا ڕیکلامێکیان بۆ کردین ئێستا هیچ نوسخەیەک نەماوە لە بازاڕە ئەدیبان جارێکی تر بەتەمان بۆ چاپی دۆم جار چاپی بکەنەوە هیچ گۆڕانکارێک هەیە فریان نەکەوتوی یا ئیزافەیەک ئێستاکە بەس هەڵەچنم کردووە باەک هەڵەچنم کردووە و دووسێ گۆڕ یەک دووسی خاڵی بچوو گۆڕانکاریم تیا کردووە دووسێ خاڵتر نیامەوە بگومانەوەکو هاوکاریشم باسی کرد ڕێگریەکان زۆر جار بەدەر لەلایانی زانستی ڕەنگە بۆ خاتونێک دەرچوون چوونە دەرەوە لە شارەکان و بینینی ئەو هەموو خەڵکە و کات و ساتێکی زۆری وێ ڕەبەشێکی لەو کەسانە ڕەنگە لە دەرەوەی وڵات بن ئێستاکە فڕۆکەخانەکان داخراون نەخۆشی پەتای کۆرۆنا هەیە ئەمانەش هەموو ڕەنگە بەس بۆ ئێستا بۆ ئەنتەرنێت وشتەوە باشەیەک پەیوەندیم پیانەوە کردووە خۆڵ ناگرێ بەسنێکی فراوانەوە جوابیان ناومەتەوە بەڵام وەکو چاوپێکەوتن ئەگەر سێری سەرچاوەکان بکەی چاوپێکەوتنەکان ژمارەیەکی مەحدودە کە من لەبەر ئەوەی ئەوانی کە من ویستومە معلوماتیان لێوەرگرم هەمویان یاداشنامەیان هەبووە و بڕا باوریش ناکەم شتی زیادە بە من بڵێن لەبەرەوە هەر ئیسفادەم لە یاداشنامەکانیان کردووە بۆیە نەچوومەتە لایەنەوە ئەگەر هەر ئەبینین ڕۆژانە سەرکردە سیاسەکان لەسەر شاشە مەسەن زۆر ڕاستی دەڵێن ڕۆژگارێکیش بەس هەروانی ناو کتێبەکان خۆیانە ئەیڵێن شتی زیادە ناڵێن چکە شتی زیادە یان ناتوانن بیڵێن یان هەڵیانگرە بۆ دوای مردنیان لەبەر چەند بەرگتان لێ چاپ کردووە بەڵێ چەند بەرگتان لێ چاپ کردووە چەند کتێبتان چاپ کردوە چەندانەیەک تیراژەکەی سارا خۆی چاپی کرد ناڵم بەس ژمارەیەکی دایەوە بە من بەڵام وەکو ئەدیبان ئێستا بەتمان کە کتێبەکەیان وەرگرت بەلایەنەوە جوان بوو بەلایەنەوە شتێکی زانستی بوو تیان ژمارەیەکی زۆری لێ چاپەکەین
ئەوان زیاتر بە تیراژێکی جوانتر زۆرتریش و بە بەرگێکی نایابتریش ئەیکەن لەبەرەوتم ئەوە بۆیە تۆزێ ئاوا بوو لەبەر بۆی فرای پێشەنگاکە دیزاینشتی ئەم بەرگەی هەمووی خۆت دادناوە یاخود کێ هاوکاری کردووی لە نووسینی کاکڕەوشت ناخۆم کردومە بەس کاکڕەوشت چەند وێنەیەکی بۆم نرخۆم ئەمەم هەڵبژارد. مامۆستا یەکێکی تر لەو تایبەتمەندیەکانی ئەم لێکۆڵینەوەی مێژویانە کۆمەڵێک دیکۆمنتن چ دەستنووسەکان من چ وێنەکان بن ئەمانەش بەشێکی ترن لە کاری توێژە ڕەنگە کارێکی قورسکەن دەبێت سەرچاوەکانی ڕسمەکان ئەوانە دەستکەوتنی وێنەی ئەو ڕووداوانە و ئانەش کارێکی ئاسان نییە پێم وابێ کارێکی ئاسان نەبووە بەڵام وەک باسم کرد ئێستا چونکە تەکنۆلۆژیا زۆر بووە زۆری هەنێکیم بەدەست وەرگرو هەنێکشی لە سایتەکانەوە وەرگرتووە مامۆستا وێنەکانیش زیاتر وەک باسیێک ئەو وێنەکان تقریبەن 30 لاپەڕی وێنەی تایە هەمووی پەیوەندی بە بابەتەکانەوەی ئەو وێنانم داکرۆ کە باس کراون لە کتێبەکەیە تا مامۆستا ئەگەر هەر کەسێک ینی بەتایبەت ناوەندە زانستیەکان ئەمە قۆناغێکی گرنگە پێم وابێ لە مێژووی نوێ لە زانکۆکان ئەم مێژوانەی کوردستان دەخوێنرێ گەرچی بەداخەوە ڕەنگە لە بەشێک لە زانکۆکان ئیدی بەمەبەست بێمەبەست بێ لە بەشێک لە ڕووداوە مێژویەکان خۆیان لێلا دەدەن لە زانکۆکان لە کادیمیەکان ئەوانەی خۆت ڕاستەوخۆ تەنسیقت هەبێ لەگەڵیان چۆن پێشوازی لەمە دەکەن ئامادەن بیبەنە ناو زانکۆکانەوەکو وانەیەک یاخود وەکو بەشێک لە سیمینارێک لە نازان وەکووانە نازانم وەکو منهەجوانە وەکو منهەجواتە چۆن عرض بکرێت بەس وەکو کە بینیانە زۆر پێشوازیە جوانیان لێ کردو و وەریان گرتو و بەدڵیان بووە نازانم تلەوە زیاتر بەڵێ زۆر سپاس بۆ خاتوشیلان زۆر سپاس بۆ ئامادەبوونێت سپاس مامۆستا بۆ بەشداریکردنی شەڵا خامەد ڕەنگین و بەردەوام بی و لە ساق و تەندروست باش بی دووربی لە دەردووبەڵا ناکۆکی پارتە سیاسیەکان نەبێتە ناکۆکی بۆ تۆ ئینشەڵا ئینشەڵا نابێ بەڵام بەردەوامی شەوە بچووکە ئەو ناکۆکیانە دوای ڕاپەڕینیش هەر درێژەی کێشاوە ئینشەڵا ئێستاش هەیە مامۆستا ئادەی بەداخەوە بەڵێ شەیدا پێم وابێ ڤیتێکمان ئامادەیە لەسەر کاری دەستی خانمان لە ڕانیە فەرمونون با پێکەوە بینەریەوە ڤیتێ بین. ئامانجمان لەکردنەوەی هەفتە بازاری کاری دەستی خانمان ئەوەیە هەنی هەموو هەفتەیەک یەکەم بەردەوام بێت ئەو ژنانی کە لە ماڵەوە ئیش دەکەن و کار دەکەن بە زیاتر ئەوانەی کە خرجی زانکۆن ینی چۆن دەڵی فکرێکیان پێ بەهرەیەکیان پێەیە دەتوانن پەرەی پێ بدەن ئەمە هەفتانە بتوانین شتێک بکەین سەرەتا فرۆش و بازاریان بۆ زیادکەین بەرهەمێکیان هەبێ بۆ ئەوەی بتوانن سپێنێ گەورەی بکەن چۆن بگەنە هەنگاوەکانیان پێشخەن. گرنگەوە پێشانگایانە بۆەوەی کارەکانمان بەرەو پێش بەرین و چالاکیمان زیاتر بێ لە بارەکانی خۆمان. دیزایانی جلی کوردی و جلە کوردیەکان بەس لە باهینی کۆندا نەکی ئێستا هەمووی نەخش و میزان کراوە بە قەنەفڵ و بە زەنگیانەوە بە ئەو شتانە ئیبابەتی کۆنە بڵ زۆریش تازە گەریمان تێداکردون لە ئیشەکان. من ئەمڕۆ وەکو قوتابیەک و هەمووکو هونەرمەندێک بەشدارم کرد لەم هەفتە بازاڕێ زۆر خۆشحاڵ بووم. ئەم پێشانگا و ئەم جۆرە هەفتە بازاڕیانە یارمەتیم دەدا زیاتر کارەکانم بناسێنم لە ڕێگەم جۆرە پێشانگا تو دەتوانی کارەکانی خۆت زیاتر بە خەڵک بناسێنیت بتوانی بڵێ ئەو بەهرەی هەتا بە خەڵکی بناسێنیت. ئەوڕۆ من بەشداریم کردووە لەو فیستیڤاڵەیدا ئەوەی کە من بەشداریم تێدا کردووە زیاتر موتومور و کاری دەستیە ئەوانش بڵێم بۆ سەرجلی کوردی ڕاستی زۆر بە زەروری دەزام ئافرەت هەموو ئافرەتێک بەشی خۆی
دەستڕنگینی بزانێ ئەگەر بشی خاتە بازاڕەوە شتێکی باشترە. عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بەم شازە بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورە و باڵا دەستان خواتان لەگەڵ.